بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاتان لەبێت بینەرانی ئازیزی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵین جارێکی دیکەش لەگەڵ هاوکارم کاک شوان هاتین و خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکرد و دەخوازین کە سەرجەمیان جێگەی سود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت و تەندروست باش و ئاسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە لە پەیامی ڕۆژ لە خزمەتتان ئابین بە کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. ئازان لە تەوەرەکانی ئەمڕۆژماندا قسە و باز دەکەین لەسەر مێژووی ململانەکانی لە قودس بزانین ئەو ململانێ و ئاڵۆزیانەی کە لە قودس هەیە سەرچاوەکەی بۆ کوێ دەگەڕێتەوە و ئایا چ کاریگەرێکی دەبێت لە نێوان ئاینی پیرۆزی ئیسلام و جوولەکە وهروەها ئەو شەڕ و ململانەیانەی کە لە ئێستادا لە ناوچەکەدا هەیە تا چەند کاریگەری لەسەر موسڵمانان و کوردستان هەیە و ئایا مێژووی ئاینی پیرۆزی جوولەکە ململانەکانیان لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پێش هاتنی ئیسلام دەگەڕێتەوە کە زۆر جار جوولەکە کێشە و گرفتەوە بۆ زۆرێک لە ئاینەکانی دیکە زانین ئەو کێشە و گرفتانەش کە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام هەر بەردەوامیان هەبووە و لەگەڵیشیدا بابەتێکی دیکەمان هەیە ئەویش دەستپێکردنەوەی قوتابخانەکانە بڕیارە بڕۆ قوتابخانەکان لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستاندا بکرێنەوە بە ڕووی خوێندکاران دەبزانین کێشە و گرفتەکان لە ئێستادا چین و ئایا کاتی دەستپێکردنەوەی قوتابخانەکان و خوێندن کاتێکی درەنگ نییە وهروەها بزانین تا چەند کاریگەری دەبێت لەسەر پرۆسەی خوێندن و فێربوونی قوتابیان لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادە کرد. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرمای شار و شارۆشەکانی هەرێمی کوردستان. لازم لە تەوریەکەمی بەرنامەی ئەمڕۆماندا باز لە مێژووی ململانەی شەڕ و پێکادانەکان دەکەین لە قودس بزانین بە دیاریکراوی ئەو شەڕ و پێکادانەی لە ئێستادا هەیە بۆ کەی دەگەڕێتەوە ئایا جوولەکە ئەو کێشە و گرفتانەی کە لە ناوچەکەدا دروستی دەکات بۆ پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامی هەر ئەو کێشە و گرفتانیان هەبووە گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا فاروق محەممەد مامۆستای زانکۆ مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا ئەگەر باز لە مێژووی ململانەکان بکەین بە تایبەت ئاینی جوولەکە بە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام باسکەین دواتر دێنە سەر ئەو ململانیانی کە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و ئێستاش باز دەکەین. ئایا جوولەکە لە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامدا هەر ململانی هەبووە لەگەڵ ئاینەکانی دیکە لە نێوان خەڵکانی دی غێری خۆیان؟ زۆر سپاس بەلای خۆی بان سپاس بۆ جەنابتان و ڕێزسپام و بینەرانی کەناڵ ئەسمانی پەیام. دیارە جوولەکە و بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ململانێکی توتەوە لە سەردەمەکانی جوانی ئیسلامیشەوە. ببین جوولەکان لە پێش تەنانەت پێش زاریشەوە لەگەڵ ئاشوورەکان ململانیان هەبوو لەگەڵ بابلیەکان ململانیان هەبووە. تەنانەت بۆ منە کوشتاری زۆر گەورە لە نێوانیاندا ڕوویان داوە و تەنانەت بوو لە سەدەی بابلیەکاندا بەش لە جوولەکان هێنراونەتە بابل دواتر کە کۆشیە خاوەنشین دێ لە دوای
پێنسەی پێداینەوە ناوچەکانی بابل بەسەراگرێ ئەو جوولەکان مەسەلەن بەشیان گەڕنەوە بۆ شوێنی خوان لەوەی هەڵەکە بێن ئەگەر سەری مێژوو ملانەکان بکەین بێگومان عنی لە تەنانەت پێش ئیسلام پێش زاین ملانێکی تون هەبوو لە نێوان جوولەکان و وڵاتانی تردا تەنانەت لەگەڵ ئیمپراتۆری ڕۆمانیدا لە ساڵی 135 زاینیدا پێش ئیسلام کە بۆ منە لەگەڵ ڕۆمانەکانە پێکدادان و ملانیان دەبێت و ئەوە ڕۆمانەکانن کە بۆ منە جوولەکە بە ناوچەکانی ئەوروپادا پەرت و بڵاو دەکەنەوە دواتر لە سەدەی بیستەمدا جارێکیە ئەیانێ خۆیان کۆکەنەوە بێن دەوڵەتێک بۆ ئیسرائیل یاخۆ دەوڵەتێک بۆ جوولەکە بەناوی ئیسرائیل دابنەزرێنن ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ئەو مێژووە تەنانەت بۆ منە هۆکاری دامەزانی ئەم دەوڵەتێکی ئێستا ناوی دەوڵەتی ئیسرائیلە ئەگەڕێتەوە بۆ ململانەی جوولەکان ئەوروپیەکان بۆ منە کاتێکە لە ئەوروپادا جوولەکان لەگەڵ ڕگەزی ئەوروپیدا کەوتنە کێشە ملانێکی گەورە ینی ئەوروپیەکان پێیان وایە کە جوولەکان ڕگەزێکی خراپن پێویستە لە خۆیان دوور بخەنەوە بۆی کە لە ئەوروپا هەڵیانکەن بیان خەنە ناوچەیەکەوە کارەکەن لەوەی کە بۆ منە دوجار بێنەوە بۆ ئیسرائیل ئەگەر ناگەر زۆر باشە مامۆستا فارۆق بابەتێک هەیە کە باس لە ململانەیە کات واتە ململانەیەکی ئەم ململانەیە یعنی ڕۆن نییە کۆمەڵێک پیان وایە لەسەر خاکەواتە لەسەر ئەو زەویە جوگرافیایە کە هەیە کۆمەڵێک دەڵێن نەخێر ململانەیەکی فکریە بۆ چونێک ترێ نەخێر ململانەیەکی نەتەوەیە ینی ئێستاکە ئەم بارودۆخی ئێستاکە لە ئەگوزەرێ لە قودس لە با بڵێن سەرزەوی فەڵەستین وەروەها ئەو قەوارەیە کە بە ناوی دەوڵەتێکەوە دروست بووە گرفتەکە لە چیایە ڕەنگە زۆر جاریش کە گەڕینەوە بۆ مێژوو دەبینین بەشێک لە مێژووەکان ڕەنگە جوولەکە لە مووقفی زعیفا بوو بێ لە مووقفی زۆڵم لێکردنی شابوو بێ شار بەدەرکردنی شابوو بۆچی ئێستاکە بێ ساحەکان بۆ شێوەیە گۆڕانکاریان بەسەراتێ بەس پێشوێ وەڵامی و پرسیارم بیتەوە ئێمە دەچینە لای زانیاریەک و دێنەوە لات مامۆستا وەڵە دانیار بەزان زانیارێکمان هەیە و قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2 نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە قەڵەوی بە ڕێوشوێنی جیاواز پێوانە دەکرێت وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین یەکەم خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر دووەم خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووستن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە سێم باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت چوارەم لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە بەڵام بەبێ شەکر بخورێت هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر کولیچە و بسکیت و کێک و جبس و شەربەت تەنانەت فرێشیش بێت خواردنەوە گازیەکان نەخورێت پێنجەم پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتنیان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە شەشەم شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست
لەسەر ژی ململانەکانی قوتز لە نێوان جوولەکە و پێش هاتنیانی پیرۆزی ئیسلام لە نێوان ئاینەکانی دیکەوە لەگەڵ هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام دەماوەسا لەوەدا بووی کە لەگەڵ ڕۆمانەکانیشە ئەوان کێشە و گرفتیان هەبووە لە ململانەیەکی سەختا بوو. بەڵێ بێگومان لەگەڵ ئیمپراتۆری ڕۆمانیشدا بووم باسمان کە لە ململانێکی توندا بوون واتران ڕۆمانەکان پشتوانەکە بۆ ناوچەکانی ئەوروپای دەسەڵاتی خۆیاندا ئەبینین کە دوجار بۆ نمونە لەگەڵ ئەوروپیەکان ئیشای کێشە ململانیان دەبێت بۆیە ئەوروپیەکان هەوڵدەن کە ڕەگەزی جوولەکە یاخۆ ڕەگەزی سامی جوولەکە لە ناوچەکانی خۆیان واکەن کە بڕۆن بەرەو ناوچەیەکە بۆیە دوجار هانیانەدەن کە کۆچکەن بۆ فەڵەستین یاخودوێتی ئێستا پێوتێ ئیسرائیل. ئێمە ئەتوانین بڵین کە ململانی قودس و فەڵەستین و تەنانەت ئەتوانین بڵین جوولەکەش کە باجی دوو هۆکارە دەن یاخود دوو هۆکار بۆتەوەی کە ئەم کێشەی بەڕاستی ئاوا دروست بێت. یەکەمیان دروستبوونی حرەکەی سەهیۆنی، دومیشان وڵاتانی زلهێز. ئەگەر نابەر لە دامەزراندنی حرەکەی سەهیۆنی و لە سەردەمی ئەتوانین بڵین باشترین سەردەمەکانی جوولەکە لە ناوچەکەدا ئەو کاتانەوە کە لەژێر سایەی دەوڵەتی ئیسلامیدا بوون. سوڵتان سلێمانی قانونی کرد دەریانکردن لە ئەوروپا دەوڵەتی عوسمانی لەخۆی گرت. بەڵێ دەوڵەتی عوسمانی لەخۆی گرت. تەنانەت پێش سەردەمی عومەری کوڕی خەتابدا بۆ منە کە نسبەی جوولەکە وەکو جوولەکەی ڕەسەمی ناوچەکە کە خۆیان دانیشتووی ئەو خاکە بوون لەوێ هەرماونەتەوە بەبێ کێشە لەگەڵ مەسیحیەکانە لەگەڵ موسڵمانەکانە پێکەوە باشی ژیاون. تەنانەت لە سەردەمی عوسمانیەکاندا عوسمانەکان بۆ نمونە لە سەردەمی عوسمانەکاندا جوولەکان ئەو پەڕی ئازادیان هەبووە، ئازادی بازرگانیان هەبووە. تەنانەت بۆیە بینین کە جوولەکانی کەم کەس بوون کە لە ناو دەوڵەتی عوسمانیدا وەکالەت بە مانای ئەمڕۆ کە کاری بازرگانیەکە وەکالەتیان وەرگرتووە. بۆیە بینین جوولەکان بەگشتی لە ڕووی سەرمایەگوزاریەوە ئەنی ئاسی گوزەران و ژیانیان باشە خەرجی یعنی ئازادی کاسبیکردنیان هەبووە، ئازادی بازرگانیان هەبووە، ئازادی ژیانیان هەبووە. بەڵام کاتێک کە حرەکەی سەهیۆنی دامەزێت لە ساڵی 1990 لە سویسرا لە بازل ئیتر لێرە وردووە کێشەکان سەر هەڵەدا، چونکە حرەکەی سەهیۆنیت ینی ئاین و نەتەوەی تێکەڵ بەیەکتر کردووە، جوولەکەی گۆڕیوە بۆ بعدێکی نەتەوەی پێداوە، دوازە بەرەو قوارێکی زایونی هەنگاوینەوە یاخود بەرەو چۆنەڵێ بەرەو بعدێکی ڕەگەزی یاخود ڕەگەز پەرستی زایونی هەنگاوینەوە. ئەمە وای کرد کە دوازە ئەم ئاشی پێکەوە ژیانە نەمێنێ و ئەمە لەلایەک حرەکەی سەهیۆنیت کە بۆ منە لە سەردەمی لە سەردەسی تیۆدەر هەرتزل دامەزرێ ئەمە واکە کە وردووە دەبکەونەوەی کە دەوڵەتێک بۆ خۆیان دامەزرێن. ئێمە ئەگەر دیقەت بین بۆ منە ڕەنگە هەنێک پیان وابێت کە بۆ منە فەڵەستین ئەوەی کە جوولەکە پێڵە ئەرزی میعاد کە ئەمە خاچی خۆیان و بۆی گەڕاونەوە، بەڵام وانییە چونکە بۆ منە کاتێک کە حرەکەی سەهیۆنیەکە بۆ ناوچیە ئەگەڕێکە بیکاتە دەوڵەت بۆ خۆی بیر لەوە غەندە ئەکەنەوە. ئەگەر فەڵەستین خاچی لە مێژوونی خۆیانە بۆ یەکەم جار داوای فەڵەستین ناکەن، بۆ منە دوازە بیر لە ئەرجەنتینەکەنەوە، بیر لە تەنان لە سیناکەن، دوجار دێنە سەر فەڵەستین. بۆیە زۆر هەوڵدەن لەگەڵ دەوڵەتی عوسمانیدا کە فەڵەستینیان بەمانای بەمفیگە توانین بڵێن داواکەن کە پیان بفرۆشێ، ینی بۆ مانای کە ئەڵێن لە مقابل ئەوەندە پارەی ئەدەین بە دەوڵەتی عوسمانی یاخود قەرزەکانی دەوڵەتی عوسمانی ئەدەینە، بەڵام دەوڵەتی عوسمانی ڕازی نابێت بەم کارە. تا دوجار بەریتانیا لە سەروبەندی یاخود لە گەرمەی جەنگی جیهانی دەوعدی بەلفۆر کە دەرەچێت بەڵێنی بەلفۆر دەرەچێت دوجار هەوڵەدە جوولەکان قۆناغ بە قۆناغ کۆچیان پێ بکرێ بێن لە فەلەستینە دواتە دەوڵەتی ئیسرائیلیان بۆ دابمەزرێ. بۆیە توانین بڵێن تا دروست نەبوونی حرەکەی سەهیۆنیت گەلی جوولەکە لەناو ئەوەی کە لە فەڵەستین شاژیاوە کە بۆ منە لەو کاتەدا لە سەروبەندی جەنگی جیهانیدا ڕێژەی جوولەکە لە فەلەستیندا تەنها لە 8 بووە، لە 8 خەڵکی ناوچەکە جوولەکە بوون کە خەڵکی چۆنڵی ناوچەکە خۆیان بوون و لەگەڵ گەلانی تری ناوچەکە و ئاینەکانی تر بێکێشەوە بێ گرفت ژیاون، هەمووشان قورسی دینی خۆیان تەبەنی کردووە و مەراسیمی ئاینی خۆیان جێبەجێ کردووە، هیچ کێشە و گرفتێکی لە ئارادانەوە. بەڵام دوای دروستبوونی حرەکەی سەهیۆنی و دوای دەست لە پشتدانی وڵاتانی زلهێز بەگشتی ئەوروپیەکان و تایبەتی بریتانیەکان ئەبین ئەو کێشەی خوڵقاوە کە ئەمڕۆ لە ناوچەکەدا هەیە و بۆتە کێشەی جوولەکە و بۆتە کێشەی مسلمانان، بۆتە کێشەی قودس و بەیت المەقدس و ئەبینین تا دێ ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکان گەورەتر و ئاڵۆزتر دەبن. تۆ لە 1970 کە بەڵێ نەگەدرێ دوجار قۆناغ بە قۆناغ لە 1920 ئینتیدای بریتانیا بەسەر ناوچەکەدا و بەسەر فەڵەستین و لەگەڵی شارسە عێراقدا ئەسە پێندێ لەو کاتەوە وردە ئەم کێشەیە تا دێ تەسعید دەبێت. بۆ منە چەندین شۆڕش و ڕاپەرینی کە لە فەڵەستین ڕوویداوە، بۆ منە لە نمونێوانە لە 21 لە 29 ڕوویداوە، لە 25 شۆشی قەسام 35 شۆشی قەسام ڕوویداوە، لە 36 ئەوەی کە پێڵەن شۆشی گەورەی فەڵەستینی ڕوویداوە، لە 48 بەدواوە
تابینین چەندین شەڕی گەورەشتانە لە ناو وڵاتانی ناوچەک و ئیسرائیلیشدا ڕوویدا و ئێستا ژەبینین کە بە جۆرە جۆرەکان لەگەڵ وڵاتانیشا ئەم جۆرە ناکۆکی شەڕ ململانەیە هەیە و بە تایبەتی لەسەر بێت المەقدس کە چڕ بۆتەوە و لەسەر فەڵەستین بەگشتی و لە نێوان ئەتوانین بڵێن گەلی فەڵەستین و جوولەکەدا کێشە ململانێکی گەورە ئەمڕۆ لە ئارادا هەیە ئەتوانین بڵێن هۆکارەکەی بە دەرەجەیەکە بگەڕێتەوە بۆ وەکو باسمان کرد هەم دروستبوونی حرەکەی صهیۆنی و هەم دەست لە پشتانی وڵاتانی ئەوروپی و بە تایبەتی بەریتانیا ئێستاش وڵاتانی تر بە تایبەتی کە ئەمریکا هەمیشە لە پشتی قەوارەی زیانی و دەستی کراوە کرد بۆ هەموو جۆرە لە کوشت و بڕە بەرامبەر خەڵکی فەڵەستین یاخود هەموو وێرانکارێکە ئێوێ لە قوسا بێنێتە ئاراوە کە بە خەولی خۆیان گوایە ئەوان بە دوای هەیکەلی سلێماندا گەڕێنکیان و لەژێر بینا و ژێردارەپەردی و بەیت المەقدسدا بیدۆزنەوە. زۆر باشە مامۆستا دەمەوێت لەوە تێبگەن یان بینەرانی لەوە تێبگەن هۆکاری کورد و تەنی شەڕ فرۆشتنیان بە ئاینەکانی دیکە بە گەلانی دیکە ئەوتا لە قوڕانی پیرۆزیشا باز دەکات کە لە پێغەمبەرەکەی خۆیان ڕازی نەبوون ئەمە هۆکاری سایکۆلۆژی مێشکیانە یاخود پێویستە بە ئاینەکەی خۆیانەوە دەیانێت ئاینەکەی خۆیان بەرفراوان بکەن یاخود هۆکار بۆچی دەگەڕێتەوە کە لە هەموو شوێنێکە ئەچنە هەر شوێنێک شەڕ و فەرتەنە دروستەکەن. بەڵێ ئێمە توانین بڵێن بە سروشتی خۆیان کە لە قوڕانیشا زۆر جار باز لە جوولەکە کراوە لە سروشتی جوولەکە و چۆنەڵێ نەگونجانیان یاخود جۆرە لە جۆرەکان شەڕەنجێزیان و ململایان لەگەڵ گەلانی ناوچەکە و ئەبینین بۆ نمونە لە ئەوروپاشا خراپترین پەیوەندیان لەگەڵ ڕووسەکاندا هەبوو ینی رووسیا لەگەڵ جوولەکەدا خراپترین پەیوەندی هەبووە و لە بۆ نمونە لە تەنان لە سیەکانی سەدەی بیستەمدا لەگەڵ ئەڵمانەکان لە ئەڵمانیا زۆرترین کێشە و ململانیان هەبووە تەنها بۆ من هیتلەر کە بۆ بنەوەی کە پێوتێ هۆڵۆکۆست کە لە سەدەمی هیتلەرە بۆ منە چەند ملیۆن یەهودی بوونەتە قوربانی لەلایەن هیتلەرەوە ینی ئەتوانین بڵێن کە جۆرە لە نەگونجان هەبووە لە نێوان جوولەکە و نەتەوەکانی تردا جۆرە لە سراع ململانەی گەورە هەبووە و بینین ئەوان بەردەوام کە ئەمەش هۆکار بۆ کە وتمان ئەوروپیەکان کە ویسوان لە کۆڵخوانیان کەنەوە بینێرن بۆ ناوچەکە بۆیە بین قۆناغ بە قۆناغ لە ئەوروپا ڕێژەی جوولەکە لە دوای وعدی بەلفڕۆ کەمەکە هەمویان ئەنێرن بۆ فەڵەستین و دوازار کە دەوڵەتی ئیسرائیل دامەژرێ بۆ ئیسرائیل یەکی لە هۆکارەکانیشەوەی کاکدانێت کە بۆ نمونە جوولەکە هەرگیز بۆی کە هەیە ڕازی نییە ئێستاش ئەو سنووری کە ناوی سنووری دەوڵەتی ئیسرائیل ئێستاش بۆ سنوورە ڕازی نییە ئێمە گەر سیر بکەین بۆ منە لە سەرەتایمان هەوڵدەن تەنها پێگەیەکیانەوێ شوێنێکیانەوێ پاشان هەوڵدەن ئەم شوێنە فراوان بکرێ و قۆنا بە قۆنا فراوانترێکن لە چلوەش کە دەوڵەتی ئیسرائیل دامەزێ سنوورەکەی زۆر بچووکتر بەلوویکی ئێستا لە 16 جارێکیکە فراوان نەبێ بۆ کە شەڕێک ڕۆداوای کە پێڵەن حرب ئەیام ست العرب کە 6 ڕۆژ لە نێوان عەربی ئیسرائیل شەڕ ڕووەدا ئیسرائیل کۆمەڵە ناوچەی تریش دەست بەسەراگرێت زیفەی غەربی ئەو کاتە کردی غەزە دواتر 2005 لە شەڕ ناچار بە کردی غەزە چۆڵ کات و جۆلان ئەگرێ سینا ئەگرێ بيت القدس الشرقي أجري كتياسة لجلسية ماوتو تياسة جولان لجلسية ماوتو وإساج بو رازينية بلكو إسرائيل سنودي خيبة شوية بيني بنيوان نيلو فرات على سنودي من نيوان نيلو فرات يعني إيه بالأوكل استراتيجي خويا دينا أو نقشة نقشة وهمي كبخوي كشوا بيواس نودي إسرائيل لنيوان نيل بو فرات يعني كار قناع بقناع كار كان عشان تبقى هذا جرد الصلاة وسقر الرجال خوي سد دولة خوي أما جوا كهمشة بومن أوجل يعني ك لبال جولا كذا عجين لبيلاني جولا كا يأخذ الصراع بلاني جولا كا أمين نبن بويا بين لأوروبا شا بردوام كشان نقل نتوكاني تدابو ساجبين للشقاء بردوام كشان نقل خلشي نعتقو بتعير خلشي فلسطين ونعتقاني جورو بشتانا هي أمان أوي كهانا قناع بقناع أنو زيادة الصلاة خام زياد كان بيسبين وأوجلوا نتواني كلقل يعني عجين بداخو أنو زيادة بيان سوسينو ماوەسە فاروەگەر سەری هاوێنەی مێژوو پێنە و جوگرافیایی ئێستاکە پێوترێ فەڵەستین و زایدەن قەوارەیە دەوڵەتی ئیسرائیل لە قۆناغە مێژوویەکانە لە هیچ لە چه سەردەمێک لە هەموو سەردەمەکانی تر ئارامتر بوو پێکەوەژان هەبووە دەبینین پێش ئیسلامیش سراعێکی کند لە نێوان مەسیحیەت و جوولەکەیە هەبووە دواتریش لە نێوان بابەتەکانەوە بەم ڕۆژەوە بینین بابەتەکان کۆمەڵێک لە بەرەوەی موسڵمانان ڕاستەوخۆ طرفداری مسلمان کۆمەڵی نەخێن مرۆڤ دۆستن دەڵێ هەر لەر شوێنێک خوێن ڕژێت مناڵێکی غەزە بێ یا ئۆرشەلیم بێ فەرق ناکات کۆمەڵێکیش بە پێچەوانەوە لە کوردستان بە تایبەت ئەگەر سیرکەین لە ئیلحادیەکەوە لە جدینیەکەوە ڕاستەوخۆ دەڵێ نەخێرە مەخاکی خۆیان و مێژووی خۆیانە پرسیارەکە ئەمەیە ینی ئەم جوگرافیایە هەر بەڕاستیەگە ڕۆژگارێک لە ژێردەسەڵاتی ئیسلامی بوو بێ یاخود ئارامتر و سوود بەخشتر بۆ یاخود لە قۆناغی پێشووتری یا لە قۆناغی ئێستایی
ئەگەر بگەڕێنەوە بۆ قۆناغی مێژوانە سەیەکین دەبینین ینیەوە مێژوو پێمان دەڵێ سەرچاوەکان و بەڵگەکان پێمان دەڵێن ئەوە نەبێ قسەیەک کە بۆ منە ئێمە حەسکەین وا بڵین یا ئەوە مێژوو تۆماری کردووە ئەبینین ئەتوانین بڵین کە باشترین سەردەمەکان کە سەردەمی ئارامی پێکۆژانی گەلای ناوچەکە بووە و بە تایبەتیش لە فەڵەستین و ئەو گەل و نەتوانێت کە لە فەڵەستیندا بوونیان نەبووە ئەتوانین بڵین کە سەردەمی ئیسلام بووە ئەتیکاڵەن سەردەمی ئیسلامدا قۆناغەکانی سەردەمی ئیسلامی بۆ سەردەمی عومەر بن الخەطاب کاتێک کە قودس فتح ئەکرێ ینی خەڵکێک لە زێدی خۆی دەرنەکرا خەڵکێکی چۆنڵی نەکوشدا دەربەدەر نەکرا ئاوارە نەکرا بۆ منە کاتێککە دو جارش کە لە حربی سەلیبی یەکەمدا ئەوان دێن ئەوروپیەکان و بە فتوای پاپاوی و دینی مەسیحی دێن کە قودس داگیرەکەن جارێکی کە سەلاح الدین ئەیوبی فتحی ئەکاتەوە بە هەمان شێوە ینی ئازادیش تەواو بە خەڵکی ناوچەکەدا خەڵکی قەت و عام ناکە خەڵکی ئاوارە دەربەدەر ناکە بە پێچەوانەی ئەزمموی ئەوروپیەکان و کاتێک ئەوان دێن بۆ منە ئەندەلوس دەگرن لە ساڵ 1990دا چۆن خەڵکی مسلمانانی ناوچەکە قەت و عامەکەن پرشبڵاوەکەن دەریانەکەن دادگاکانی پشکنین داهێن بەڵام لە سای ئیسلامدا ئەمە دەرەق بە گەل و نەدۆگانی تر نەکراوە بە تایبەتی بەرامبەر جوولەکە لە فەڵەستیندا نەکراوە باشین ئێستا خۆ جوولەکان خۆیان ینی ئەو جوولەکانی غەیری صهیۆنی خۆیان لە ئەوروپا و لە وڵاتانی کە بانگەشەی دۆدێن کە ئەڵێن ئەوان لەگەڵ قواری زیانی دانین لەگەڵ صهیۆنی دانین چکە پیان وایە کە صهیۆنیت هۆکاری دروستکردنی کێشەکانە ئەگەر نا بەر لە صهیۆنیت ئەتوانن گەرای ناوچەکە پێکەوە هەڵبکەن پێکەوە بژین ئەوان نمونە بەسەرترین پێش صهیۆنی دێنن کە بۆ منە چۆن جوولەکان لە پاڵ مسلمانە ژیاون و لە سایه دەوڵەتەکانی ئیسلامیدا چ بۆ منە خلافەتی ڕاشدین بێت دوجار سەردەمی عەباسیەکان و سەلاح الدین ئەیوبی بێت تا بە سەردەمی عوسمانیەکان و تا وعدی بەلفۆر و کە دوای جەنگی یەکەمی جیهانی ئیتر قۆناغ بە قۆناغ فەڵەستین خاکی داگیرەکەی تا کاتە کێش و گرفتێکی ئەوتۆ لە نێوان جوولەکە و لە نێوان گەلای ناوچەکەدا نەبووە بۆیە خۆیان ئەمە جوولەکان خۆیان دەڵێن و حاقامەکانی جوولەکە خۆیان دەڵێن کە ئێوە بانگەشە بۆ و سەردەماکەن و بانگەشە بۆ چۆنەڵی لا صهیۆنیت دەکەن کە لەو کاتەدا کە ئەمان بە ئارامی ژیاون و کێش و گرفتێکی ئەوتۆیان نەبووە بەڵام دوجار بینین وەکو باسمان کە لە دوای دروستبوونی حرەکەی صهیۆنی و دەست لە پشتدانی وڵاتانی ئەوروپا بە تایبەتیش بەریتانیەکان ئەو کێشەی خوڵقاوە کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەیەکی گەورەیە هەم بۆ گەلای ناوچەکە و هەم بۆ خودی جوولەکەش بەڕاستی چونکە ئێستاش خۆ بینی خۆ ڕاستە جوولەکە ئەمڕۆ کەوتونە دەوێزەی خەڵکی قودس و خەڵکی غەزە و بەڵام خۆشیان لە تەواو دڵڕاوی و نارامیدا هەنی خەڵکی ئیسرائیلی جوولەکەی ئیسرائیلی ژیان ئەگوزارێنن ژیان بەڕێیەکەن ئێستا لە حەشارەکانە یعنی ژیانێکی ئاسوودە و ئارام بەڕێ ناکەن بەڵکو لە حاڵەتێکی نەفسی و قەلەقی ناخۆشدا ئەژین بێگومانە ژوورێ گەڕێتەوە بۆ سای ئەو بارودۆخەی کە قەوارەی صهیۆنی هێناوێتە ئاراوە لە ناوچەکەەوە بۆ خودی خۆشیان ماوەسە فاڕۆق لە دوای شەڕەکەی عەرەب و ئیسرائیل لە دوای ساڵەکانی 1970 ئەوانە ئاگربەستی کریسای لەگەڵ بۆ میسر و وڵاتانی دیکە ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر هەلهاوێشتنی یاخود فراوانبوونی مەودا و جوگرافیای خۆی ئەمە بە پلان کرا لە نێوان خۆی و دەوڵەتە لێزەکان پشتگیری دەکردن کە ئەو نەرمینوان لەگەڵ وڵاتانی دیکە تابووی کە وەکو خۆجان هەبە ئاماژەو پێکرد کە جوگرافیەکەی فراوانتر بوو و دواتر باز لەوەش دەکەین کە دوای دروستبوونی حەماس کاریگەریەکان چین بۆ میوانەکان بەکوێ دەگات بەڵێ بێگومان وتمانی ئیسرائیل کە قۆناغ بە قۆناغ هەڵداستنوکی خفرە فراوان بکە بە تایبەتیش کە ئێمە کۆمەڵە دەسەڵاتداری دەوڵەتانی ناوچەکەمانەیە کە ئەتوانین بڵێن لە ئاسی ئەو قەسیە دانین لە ئاسی گەورەی قودس و قەسی قودس و قەسەی فەڵەستین دانین و بەشێک لە سەرانی ئەم وڵاتانە بمانەوە بە جۆرە لە جۆرەکان لەگەڵ وڵاتانی زلهێز جۆری لە هەمانگی و ڕێکەوتن و هەمانگیان هەیە یاخود جۆرە جۆرەکان لەگەڵ وەکو پێویست ئامادەنین لەسەر قەزەی فەڵەستین و لەسەر قەزەی قودس یعنی قوربانی بدەن یاخود هەوڵ بدەن تێکۆشان بکەن و ئەشبینین کە لە دوا هەوڵیاندا کە ئەوەی کە پێڵن لە 67 شەڕی عەرەبی ئیسرائیل ینی عەرەب نەک نەیتوانی بستێ لە خاکی داگیرکاری فەڵەستین ڕزگار بکە بەڵکو کۆمەڵی خاکی تریشی دا بەدەستەوە لەلایەن ئیسرائیل و دەستی بەسەردا گیرە دواترش گەلای سەرانی وڵاتانی ناوچەکە لەژێر فشاری وڵاتانی ئەوروپی و ئەمریکیدا بە کۆمەڵی ڕێکەوتنامە لەگەڵ ئیسرائیلە کۆمەڵی ڕێکەوتنامەیان ئەنجامداوە ئاخیران لە سەردەمی ترامپدا ئەوەی کە پێڵەن سەفەی قەرن کۆمەڵی وڵاتی ناوچەکە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردەوە بۆیە هەمیشە ئیسرائیل هەوڵی داوە سوود لەمانە وەربگرێت سوود لەم دەرفەتانە وەربگرێت لە سای بەدەنگی سەرانی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی و ناوچەکە بە تایبەتی ئیسرائیل هەوڵی داوە هەمیشە سنوورەکەی فراوان بکە بۆیە بینین کە قۆناغ بە قۆناغ ئەو سنووری خۆی فراوانەکە وتمان 60 کۆمەڵی ناوچەی دەست بەسەرداگرێت یاخود لە ئێستا ژێر ڕۆژانە بوونمونە
ئۆردگای تازە دروست دەکات و خەڵکی ناوچەی خاشی فەڵەستینەکان جارێک کە زیاتر داگیرەکە ئۆردگای دروست دەکات و هەوڵەدا کە جوولەکەی تێدا نیشتەجێ بکە ئەو جوولەکانێکە ببنە لە دەروی ئیسرائیل دەگەڕن و یاخودانێک ناو ئیسرائیل ئەیانەوێ بێنە بۆ ناوچەکانی تری وەکو قورسی شەرقی وەکو ناوچەکانی زفەی غەربی بۆیە بینین کە ئیسرائیل هەمیشە هەوڵی داوە سوود لە ئەو پشتیوانە نێودەوڵەتیە بکە وەربگرێت کە هەیەی کە لە ڕابردوودا بەریتانیا و دوجار ئێستا ئەمریکا و بەشێ لە وڵاتانی ئەوروپایە ئەمە بەکارێنە بۆ زیادکردنی نفوسی بۆ زیادکردنی قەڵەمڕەویەکەی بۆ زیادکردنی فراوانکردنی خاکەی و ئەو بەمەشۆ ناوەسێ بەردەوام لە هەوڵی ئەمەدایە بێگومان سوودی لە بێدەنجی وڵاتانی عەرەبی و ئەو ڕێکەوتنامانە وەرگرتووە کە لەگە وڵاتانی ئەوروپی بە هاوکاری بە پشتیوانی وڵاتانی زیلێس ئەنجامی داوە. کاتە مامۆستا بۆچی هەموو جارێک باسی کێشەی قودس فەڵەستین مسلمان و جوولەکە ئیسرائیل و فەڵەستین ئێتە ئاراوە لە بوونی 24 و بگرێت تۆزێک زیاتریش لە دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی و کۆمەڵێک دەوڵەتی تری ئیسلامیش تەنها هێزێکی حرەکەیەکی ئیسلامی بێت هەڵە نەبم لە 1970 بدواوە کە دامەزێ حەماس توانێت نوێنەرایەتی قەزیەی فەڵەستین و ئیسرائیل و خاکی ئەو خاکە بکات ینی ڕۆڵ و کاریگەری حەماس یا هەر بۆچی هەر حەماسە ینی ئەمە خوێندنەوەی بەڕێستان یاخود خوێندنەوەیەکی مێژوویی بەڵێ بێگومان لە خۆی لە شەسەکانەوە حرەکەی تەحریری فەڵەستینی دامەزراوە کە پێوترێ فەتح بەڵام بێگومان ئەم حرەکەیە ناتوانین لە ئاستی تموح و داواکاریەکانی خەڵکی فەڵەستین هەبێ چکە بەردەوام ینی لە قۆناغەکانە ینی وەک پێویست باریکی خۆی نەسای خود لەگەڵ دەسەڵاتدارانی ناوچەکە و ئیسرائیل جۆرە لە سازش و لە ڕێکەوتون و لە هەمان یاخۆ بڵێن لە ژێر فشارە نەرمی نواندوو هەمانجی کردووە جۆرە جۆرەکان توانین بڵێن بەوانەیە تووشی گەندەڵی هاتووە ناتوانین لە ئەس قەزێکە دابێت تا ئەو کاتێکە لە 15 کە حەماس دامەزرێ ئەبین لەو کاتۆ حرەکەی مقاومەتی ئیسلامی یاخود حەماس کە کوکراوەکەیەتی بەردەوامە لە خەبار لە تێکۆشان لە هەوڵدان بۆی کە خاچی فەڵەستین یاخود بەشێک لە خاچی فەڵەستین ڕزگار بکە بۆیە بین هەر لە ژێر فشاری حەماسە کە کاتێکە غەزە لە 2005 ناچار ئیسرائیل ناچار ئیسحابی لێ بکات چکە غەزە بە هەمان شێوەی قودسی شەرقی و ناوچەکانی زفەی غەربی و جۆلانیش کە تیاتە لە ژێرەی ئیسرائیل لە ئەسڵا بەشێکە لە خاچی سووریا لە 67 ئیسرائیل داگیرێکە بە غەزەشەوە بەڵام لەژێر فشاری حرەکەی حەمازدا ناچارەوێت لە ئیسرائیل لە 2005 غەزە چۆڵ بکە و تا ئێستا ئەبینی ناتوانێت کە ڕوبەڕووی ئیرادەی خەڵکی غەزە ببێتەوە ڕاستە بە حکمی تەکنۆلۆژیا و حکمی بێویژدانی و دڕەقی و سیاسی دژمنکارانەی ئەبینی ڕۆژانە خەڵکی غەزە کاتە قوربانی یاخود بڵێن ئیسرائیل ڕۆژانە بردومان و بە جۆرەها چەشی توانین بڵێن پێشکەوت و قەدەغەکراویش غەزە بردومانەکە خەڵکی سڤیل مناڵ گەنج پیر ژن ئەکوژێت لەدا ئەوە بپرسم ینی ئەم کوشتارێکە ئێستائیکە هەر مێژوویەکی هەیە کە گەلی جوولەکە و ئیسرائیل لە پێشووتریژر ئەم کاریان کردووە بوون مناڵی بێتاوان ژنی بێتاوان ئێمە لە مێژووی دەوڵەتی ئیسرائیل یاخود بڵێن لە مێژووی قەوارەی زانیندا چەندین قەسابخانەمانەیە کە دەرەق بە خەڵکی فەڵەستینێکی دوێتی بۆ منە مەزبەحەیەک بەنای مەزبەحی دیر یاسین مەزبەحی قانا کە ئەمانە چەندین گوند و ناوچەی ئیسرائیل بوون کە ناوچەی فەڵەستینی بوون کە ئیسرائیل قەتوعامی خەڵکی کردووە خەڵکی ینی چۆنڵی جۆرەجۆران قەسابخانەی بۆ داخستون خوێنی گەنج و مناڵ و ژن و پیر و پەکەوتە جیاوازی نەکرد لە نێوان کەسێکی کەوەی کە ڕوبەڕووی ئەبێت لەگەڵ کەسێک کە مناڵە ژنە پیرە پەکەوتێ بەگشتی لە نایبردن و قەتوعامی کردن بۆیە کە ئەو دەوڵەتێکی ئێستا پێڵێن ئیسرائیل بەداوی لەسەر خوێن دامەزراوە لەسەر خوێنی فەڵەستینەکان دامەزراوە بە قەسابخانە و بە مەجزەرە دامەزراوە نەک بڵێن لەسەر بنەمایەکی حەزاری و شارستانی و مەدەنیانە دامەزرابێ بۆیە هەمیشە لەمە ئیسرائیل سڵی نەکردەوە بۆشە کە تا ئێستا چۆنەڵی لە ناوچەکەدا ماوەتەوە کە هەمیشە لە هەموو بەکاردانی هەموو جۆرێک لە بێڕەحمی لە بێویژدانی لە دژمنکاری لە خوێن ڕشتن سڵی نەکردەوە بۆیە ئەبینین ڕاستەکە ساژەبین لە غەزا بۆ منە ئەم کارە ئەکا بەڵام ناتوانێت ڕوبەڕووی ئیرادەی خەڵکی غەزە بێتەوە چونکە ئەوە بەڕاستی ینی خەڵکی غەزانی بە لەگەڵشەکە ناوچەکان ناوچێکی بچووکە بەڕاستی و چڕی دانیشتوان تێیدا زۆرە تۆ تەسەور کە 365 کیلومتر چوە بۆشەی غەزە 41 کیلومتر توڵی هەیە لەگەڵ 5 بە 15 متر
لە ناوچەیە 5 تا 15 متر بۆ پانیەکە یعنی ناوچەیەکی زۆر بەرتەسکە نزیکی 2 ملیۆن نفوستیا نیشتەجێ بووە لە خەڵکی غەزانی بۆیە بین ناوچەیەکی قەرەباڵغ ناوچەیەکە چڕی دانیشتوان تێیدا زۆرە ناوچەیەکە گەمارۆ درراوە لە لایەکەوە بەحرە لە باکوور و لە شەرقەوە ئیسرائیلە لە باشووریشەوە میسرەکە زۆربەی کات بەداخەوە دەواازیان لێدا ئاخا بەڵام لەگەڵەوەش ینی بە ئیرادێکی پۆڵای نۆڕۆبەڕووی هەموو هێرشەکانی جوولەکە دەبنەوە تاسە جوولەکە لە شوێنەکانی کە بۆ منە سەرکەوتن بەدەستێن بەڵام لە غەزە هیچ کە ڕاستە خەڵکە کوژێ بێکمە بێڕەحمانە خوێن ئەڕێژێ بەڵام ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ زۆر سپاس بۆ مامۆستا فاروق محەممەد مامۆستای زانکۆ سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخش سپاس بۆ جەناب شاه سەرکەوتن بەڵازان دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاچان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ هەیە حەزەکات بێبۆن بێ هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێ هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکە بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسە لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لەبەردەستە چای سعدەدین ئەمڕۆ شێف برنجەکان تاقیەکاتەوە با دەست پێ بکەین شێف باشترین برنج هەڵە بژێری ئەرێ برنجە بووە باڵی لێ فش کردووە چۆپڵە لێمەیان چۆپڵی ناوێ زۆر سپاس نوقم بوو ئۆ ئەمەشە ترسێ خۆ ئەم برنجە لەت بوو لەگەڵ تۆمە سەرەتە بێ مەلەکە لە ئاوەکەیە؟ ئەو ڕووی ڕاستەقینەی دەرکەوت تاو برنج نەما کەواتە باشترین برنج هەڵبژێرە ئێستا کاتی سەفرەیە من سەفرە ماوەیەشی کەم ناوبانگێکی زۆر بزانم تۆ چیمان بۆ بکەیت وەڵام منیش حەزم لە سەفرەیە مانگە شەو سەر لە ئێوارە دیارە برنجی سەفرەش وەک مانگ دیارە سەفرە هەمیشە یەکەمە یەک سەفەر تاقیب کەرەوە ئێستا کاتی سەفرەیە لا سروشتەوە بۆ سەر سفرەکە زوبیلی تاتام و چێژە و لێ دەنرێداسا زوبیلی با 15 خولەک ئامادەیە سروشتی و بەتان بێوێنەیە بیخۆنۆشی جانتان بێ زوبیلیتان لە یاد بێ سوپیلیت لە کێڵگەوە تا سەر سفرە و خوانەکانتان تاکە بیکار لە عێراقدا کۆمپانیای ساحل عێراق دکتۆرە مناڵەکەم شیر ناخوات کێشی کەمە هەستەکەم بەرگری لەشی هیچ باش نییە دای من نەخۆشە شیر هۆکارەکە بۆ گەشەی مناڵ پێم باشە شیری بالاکتان بەکاربێنیت بۆچی بالاکتان؟ من و شیری بۆ مناڵەکەم بەکارهێنم بۆ ئێوەش هەمان شیر پێشنیار ئەەکەم چونکە چەندین شیرم تاقی کردەوە هیچ شیرێک بە هەندەی بالاکتان سوودی نەبوو لەبەرەوەی چەندین تایبەتمەندی بەهێزی هەیە لەوانە 25 جۆر ڤیتامین و کانزا و چەندین جۆر پرۆتین و چەوری لەگەڵ 3 جۆڕۆنی ڕۆکی بۆ گەشەی بەردەوام مادەی فۆز بۆ ئاسانکردنی کردداری هەرس و ڕێخستنی جوڵی ڕیخۆڵە دەوڵەمەندە بە 5 نیوکلۆتاید بۆ بەرگری جەستی مناڵەکانمان دژی بەکتریا و ڤایرۆس مادەی DHA بۆ گەشەی مێشک و بەهێزکردنی تۆڕی چاو و بینین و بەهێزکردنی ئاستی زیرەکی و فێربوون کۆالەتیکی بەرزی هەیە و چەندین ساڵە لە ئەوروپا بەکاردێت براندێکی ئیسپانی کۆالەتیکی بەرز بە نرخێکی گونجە و ئێستا لە عێراق برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە
لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن ئەو جبسەی وێنەی نییە کەردامێکی بخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان دیارە ئەمڕۆ پرۆسەی خوێندن لە ناو پۆل دەست پێکاتەوە حکوومەت بڕیاری داوە هەر لە هەفتەیەکا 3 ڕۆژ خوێندکاران بڕۆنە ناو پۆلەکانەوە لەوێ دەرس بخوێنن 3 ڕۆژەکی تریشی لە ماڵەوە وانەکانی ئەلکترۆنی و فەزای مەجازی و ئۆنلاینەکان بەردەوامە بن تاوەکو خوێندکاران ئەرکی ماڵەوەیان زیاتر بێت و لەوێ وانەکانیان بخوێنن ئەمەش یەکێکیە لەو بابەتانی کەوا بە تایبەتی ئەمڕۆ دەست پێ دەکاتەوە بۆ بابەتێکی گرنگە سەڕایەوەی بابەتی ئەوەی کەوا جەژن تەواو بوو بەژەیەکی زۆر دانیار گەشتیار ئەوەی کردوتە ناوچەکانی هەرێمی کوردستان وەڵازان سەبارەت بۆ دوو بابەتی کە کاکشوان باسی کرد پامێرەمان لە شار و شارچەکان وەردەگرین دەچینە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە پارێزگای هەڵەبجە کە سەرۆکی دەستەی گەشت و گوزار لەوێ سازی کردووە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە بڵێ وەک هاوکارم دانیار ئاماژەی پێکرد لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕووی کردوتە ناوچەکانی پارێزگای سلێمانی لەبەر چەند هۆکارێکیشکەوە پێم وان بێ بەشێک لە شارەکانی عێراق هێشتا کەرینتنیان نشکاندۆ یاخۆت سەردانکردن نەبووە ئێستا دەچینە ڕاستەخۆ هەڵەبجە لای کۆنگرە ڕۆژنەوانیەکە کە لە سەیرانگاکاندا دابین بکرێەوە بەدەر لەمە ئێمە تیمێکی سێکەسی سێ بنکەی سەرژمێری گەشتیارانمان پێگەنا بۆی بەڕاستی بەوردی و بە تەواتی بزانین کە سەردانی گەشتیاران بۆ ناوچەکانمان چەند ئەبێ ئەمە سێ بنکەی گەشتیاریمانە بوو بۆ سەرژمێریکردن کارێکان لە سێ کەس پێگات بوو بەم فۆرمەی کە لە بەردەستانە بۆی بەوردی تەواوی ئاماری سەرژمێری گەشتیاران بزانین و گەشتیارانەی داغڵی پارێزگاکەمانە بن بەوردی بزانین ئێمە چەند گەشتیار داغڵە بێ ئەو تیمانەمان دابش کردو بۆ ئەوەی تیم بە تیمێکمان لە ئەحمەداوا بوو لە بەردەم مزگەوتەکەی ئەحمەداوا بۆی کە داغڵی ئەو گەشتیارانەی کە داغڵ بە ئەحمەداوا بن سەرژمێری بکرێن چ بە ئۆتۆمبیل چ بە سەرژمێریان تیمێکمان لە زەردەهاڵ بۆ سەرژمێریکردنی ئۆتۆمبیلەوە گەشتیارانەی کە ڕوەکەنە ناوچەی بیارە و هەورامان تیمێکشمانە بوو لە سەیرانگای چاوک ئێمە لە ئێستادا ئەم سێ سەیرانگامانەیە کە گەشتیار ڕووی تێ بکات سەیرانگای چاوک سەیرانگای ئەحمەداوا سەیرانگای هەورامان کە بیارە و تێوێڵاکرێت ئەو سەرژمێری کە دەست ئێمە گەشت و دوای وردبینیەکی باشی سەرژمێرەکانمان ئەحمەداوا 1395 کەس لە دووەم ڕۆژی جەژنا داغڵی ئەحمەداوا بووە 1395 کەس لە دووەم ڕۆژی جەژن داغڵ بووە بە 2128 ئۆتۆمبیلەوە واتە یەکەم ئامارمان لە ئەحمەداوا 1561 کەس داغڵی خۆتان ئاشکرا لە دوای لازان دەچینە لای پامێرمان ڕامیا ڕوسمان لە سلێمانی وەردەگرین ڕامیا سڵای خواد لێبێت و زانیاریەکان چین لای چوون سڵای خۆتان لێبێت دیارە وەکو سەرجەم شار و شارەشەکانی دیکە ئەمڕۆ پرۆسەی خوێندن دەستی پێکردوێتەوە لە شاری سلێمانیش بە هەمان شێوە لە سەرجەم قوتابخانەکانەوانی کە بڵێن بنەڕەتین تاوەکو یانزەی ئامادەی خوێندن ئاسایی بۆتەوە دیارە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دوای ئەوە هات کە بەهۆی پەتای کۆرۆناوە ماوەیەکی زۆر دەرگای قوتابخانەکان داخرابوون و لە بەرامبەردا سیستەمی ئۆنلاین و سیستەمی ئەلکترۆنی پێڕەو دەکرا کە ئەوەش نیگەرانی بەشێکی زۆر لە دایکان باوکان و هەروەها مامۆستایان و بەڕێوەبەرەکانیشی لێکەوتەوە لە ماوەی ڕابردووە ینی بەشێکی زۆر لە بەڕێوەبەرەکان لەگەڵ پەروەردەی سلێمانی کۆبوونەوە لەسەرەوەی کە کۆتایی بە ینی سیستەمی ئەلکترۆنی بهێنن و پرۆسەی خوێندن لە قوتابخانەکان دەست پێ بکاتەوە کە ئەوە داواکاری زۆرێک لە دایکان و باوکانیش بوو
دیارە ئەمڕۆ کە 16 دیارە یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنە لە نێو پۆلدا و دەوتێت کە نزیکەی تامانگێکی تر تاوەکو 26 بەردەوام دەبێت و کۆتایی بە پرۆگرامی خوێندنی ئەم ساڵ دەهێنرێ و ئەو پرۆگرامی کە ئەم ساڵ هەیە کوت کراوەتەوە منهەجەکە بۆی کە بە شێوەیەکی کورتکراوەی بدرێت بە خوێندکاران بۆی لە ماوەیەکی کەمدا بتوانن کۆتایی بە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بێن. لەچمە لای مامۆستا کەریم سەم لە قوتابخانەی دابانم لە شاری سلێمانی بەڕێوەبەری قوتابخانەکەم لەگەڵا دەبێت بزانین میکانیزمی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لەم ساڵدا چۆن دەبێت. مامۆستا کەریم ئەگەر جەناب فەرمبێتە ئێرە سوپاس بۆ ئامادەبوونێت. پرۆسەی خوێندن دەست پێکراوەتەوە ئێوە یاکنی بەبێ مەریش هاتوونەتەوە نێو پۆلەکان یاخود مەریشتان هەبوو بۆ حکوومەت. پێشەکی بەکارهاتنی تەلەڤیزۆنی پەیامەکەم بێگومان ئێمە بەپێی فەرمان و بڕیارەکانی وەزارەتی پەروەردە قوتابخانەکەین و قوتابخانەش داخین بۆ ئەم وەرزی دووەمی خوێندنیش دیارە بەپێی بڕیاری لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و هەروەها وەزارەتی پەروەردە دەستمان کردوێتەوە بە خوێندنی ناوپۆل. پێشتر داواکاریتان هەبوو ئێوە لە حکوومەت بە تایبەتی لەسەر لێبڕین موچە و کۆمەڵێک داواکاری دیکە ئەو مەجانەتان لەگەڵ پەروەردەیە هیچ باس نەکردووە یان ینی بەچم میکانیزمێ دەستان کردوەوە بە پرۆسەی خوێندن؟ لە ڕاستیە ئەوە بابەتێکە کە گشتگیرە نەوەکوەر بۆ مامۆستا بۆ هەموو چوونی توێژەکانی ترش بابەتی لێبڕین و ئەو بارودۆخە سەختەی کە کوردستان و عراقیشی پێ تێپەڕیوە دیارە نەبوونی موچە و یان لێبڕینی موچەوانە کاریگەرێکی زۆری کردوێتە سەرمان. ئەوە بە تایبەتی سەرچینی مامۆستا چونکە خۆتان زانن مامۆستا کەسایەتێکە ناتوانێت وەکو خەڵکی تر ئیش بکات و ئەوانە بەڵام بۆ ئەم دیارە ماوەیەکە چەند مانگێکە بڵێن لێبڕینەکە هەر ماوە بەڵام مانگانە موچەکە ئەدرێتەوە و ئێمە لە هەموو کاتەکانی خۆیان لە شوێنی خۆیان قسەی خۆمان گەیاندووە و داواکاری خۆمان گەیاندووە بەڵام بۆ ئەوەی کە ئێستا دەستمان کردەوە بە پرۆسەی خوێندن چاوەڕوانی ئەوەی ئینشەڵڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆتایی بە لێبڕینی موچە بێنێت و سیستەمی پەروەردە وەک خۆی بڕات و ئینشەڵڵا ڕزگایشمان بێت لەم بەڵای پەتای کۆڕۆنایە. مامۆستا ئێوە ینی سیستەمی ئەلکترۆنیتان پێ باشتر بوو یاخود خوێندن لە پۆڵە چکە زۆرە ماگێ بەر لە ئێستا ژمارێکی زۆر لە بەڕێبەرەکان لەگەڵ پەروەردەی سلێمانیا کۆبوونەوە وتیان کۆتایی بە سیستەمی ئەلکترۆنی بێنن چونکە خوێندکار نەیتوانانی سوودێکی ئەو تۆ لێ ببینێ. ئێوە چیاڵە نەسەریای پێتان باش بیان خوێندن لە پۆڵا پێتان باش؟ تۆ ڕاست دەوێت ینی دیارە چۆمڵی کاریگەری پەتای کۆڕۆنا کاریگەریشی گشتگیر بووە بۆ هەموو دنیا هەبووە و لێرە کە ئێمە بە سیستەمی بڵێن ئەلکترۆنی لەم کۆتایە دەستی پێکرا بڕاو بێ ئەگە نەبێ بە سادبوونەوە بۆ قوتابیانە بۆ کەسوکاری قوتابیوانە لە ڕاستی ئەو سوودەی نەبووە چونکە خوێندن لە هەموو دنیادا یعنی بڕوان ناکەم هیچ بەدیلێکەی بێ بۆ خوێندنی ناوپۆل هیچ بەدیلێکی نییە. بەدیلەکەی بڵێ بەدیلێشتر بدۆزەرەوە بۆ ئەوی قوتابی لە بری پۆل لە شوێنێشتر بخوێنێت بە ڕێگای ئەلکترۆنی بێ حەت بەر هەر ڕێگایشتر بێ تەنانەت لەو ڕێگانەی کە بۆ مەسەن لە ڕێگای تەلەڤیزۆنەکانەوە تەلەڤیزۆنی بێگومانیش بەشێک بوو لە تەواوکاری ئەو سیستەمی ئەلکترۆنیەکە بەڵام ناتوانێت بەدیلی ناوپۆل بێ بەدیلی ناوپۆل نییە. ئیتر نازانم بۆ بابەتی ئەوەی کە ئێمە ئەم ساڵ یەک مانگ ناوپۆلمان خوێندووە یەک مانگ ناوپۆلمان خوێندووە لە نۆی دووە بۆ دەی سێ یەک مانگیشمان ئەلکترۆنی خوێندووە کەمتر لە مانگێکیش کە بڕوا ناکەم سوودەی هەبوو بێ ئێمە ئەتوانین بڵێن تا ئێستا لە سا 15 پرۆگرامەکانی خوێندنمان خوێندووە بۆ ئێستاش بۆ بڵێن وەرزی دووەمی خوێندن پرۆگرامەکان کورت کراوەتەوە بە شێوەیەکی باش کورت کراوەتەوە بۆ ئەم فترەی کە 5 هەفتەیە لە شانزەی بڵێن لە شانزەی 5 دەست پێکاتاوەکو 22 ڕامیار زۆر باشە زۆر سپاس دەکەم. بەڵێ دانیار ئەوەی کە بینیتە بەڵێ
زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانت وڵازان دەچینە سێسایق سوێب محەممەد وەردەگرین سۆی سڵی خوا لێبێت و دیارە لەوێ خۆپیشاندان ئەنجام دەدرێت ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەیت. بەڵێ دەچینە لای هاوکارمان سوێب محەممەد دیارە لە چالاکیەک و گردبوونەوەیەکە لە سەید سادق سوێب سلااوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لای تۆچین لەو چالاکیە کە بەشداری چی دەگوزارێ. سڵی خۆی گەورە لە بینەر و بیسرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ وەگەزانین لە سەرجەم قوتابخانەکانی کوردستان خوێندن دەستی پێکردوێتەوە بەڵام بەشێکی زۆری مامۆسایانی وانەبێژ لە لە بازاری قەزای سەی سادقەوە بەڕێکەوتن بەرەو پەروەردەی قەزای سەی سادق ئەوان ئەمڕۆ گەرچی دەوامە بەڵام مامۆسایانی وانەبێژ لە سەی سادق بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە ئەوان داوایان کردووە ناشنە هۆڵەکانی خوێندن هەتاکو و دانەمەزرێن لێرەدا بەشێکی زۆر لە مامۆسایانی وانەبێژ ئامادە من دەمێت زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم بزانم بۆچی ئەمڕۆ هاتوون داواکاریان چییە کاک باشدار ئەگەر بێتە ئێرەوە داواکاریتان چییە؟ هیچی تر نییە کاتێکشمان دیاری کرد و بەرداوامیشنە بایکۆت بە هیچ شێوەیەک بایکۆتەکە ناشکێن تاوەکو جوابێکی مۆخنی لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەرنەگری ئەمە قسەی من نییە قسەی هەموو مامۆسایانی وانەبێژە کە نزیکەی بۆ 500 مامۆسا لەم شارە ئەرچی لەسەر شارە مافی هەیە پەروەردە ئەکا لەم شارەیە کە ئەرکی خۆی لەسەر شانی خۆی داناوە بە هەموو شێوەیەک مامۆسا زۆر هەیە کە ئەرکی زۆی لەسەر شانە لەگەڵ وەشە داوامەکە و موچەشی هەر نییە ئەوە هەر باسی موچە نەکرێ هەر ئای بە مامۆسای وانەبێژ لەمڕۆ باسی مەقتوع کامل لەگەڵەوانی هەموو نوێنەرە بەڕێزەکان کە لە هەر شارێکا قسەیەکە ناڵێن مەقتوع وانە لەم ڕۆیە ئێمە لە ناوەی مامۆسایانەوە قسەیەکەین هیچ مامۆسایەکی وانەبێژ ئەسڵ لەگەڵ مەقتوعان نییە ئەمە بەخێرکردنی مامۆسای وانەبێژ ئەسڵان ئەگەر حکوومەت پێی وایە ئەبە مەقتوعە ژیانی مامۆسای وانەبێژ بەڕێەکە کەواتە ئەم مەقتوعە هەمومایەکەیدا بۆ نایکە بە مامۆسایەکی هەمیشەیی کەواتە ئەتوانێت پارە بە بۆچی حکوومەتی عێراقی دامەزراند نییە بۆ حکوومەتی هەرێم نیەتی لە کاتێکا حکوومەتی هەرێم ئەڵێ حکوومەتی عێراقی موچەی نیە و پارەی نییە کەواتە تۆ هەتە بۆچی مامۆساکە دانامەزرێت لە 2014 یەک مامۆسا دانامەزراوە لە 2014 یەک مامۆسا دانەمەزراوە لەم حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی عێراقی هەموو وانەبێژەکانی کرد بەگرێ بەس باشە حکوومەتی هەرێم کەی بیرەکاتەوە کەواتە دانامەزرێنە بۆ ناچێت زانکۆکان داخە کەسان بەشارەکە ئەگەر بێت و جوابی وە نەدەنەوەیە چی دەکەن ئێمە بەردامی لە بایکۆت ئەمە قسەی من نییە من نوێنەری کەس نیم تەنها بەلایە مامۆستا بەڕێزانەوە قسەکەم قسەی دڵی ئەوانە منێکم بۆ ئەو هەموو ڕاگەاندن و بینراوە بیستاو قسەی من قسەی هەمویان لە ڕێوبەری پەروەردەی سەی ساڵ هاو وەلای ئێوە چی وت بەڵێ سوپاسێکەین هات بەدەم داواکارەکەم دیریتانەکەم داواکارێکتانەیە ئەمە سوپاس ناگرن بەڵام شتێکی تر ئەڵێ بەڕاستی و باش نییە کە ئەڵێ ئەگەر خوێندەی پەگیکەوێ ئەمە لەوانێ بین بە هۆکارێک ئێمە هۆکار نین بەڕاستی کێ هۆکارە باوکی میلەت کێ حکوومەتە حکوومەتی بە حکوومەتی خۆوان ێزانین سپاسیان شانزی شەکەین بە حکوومەتی خۆوانە بەڵام مافمانەکە داوای مافیان لێ بکەین ئەمە داواکاری مامۆسایەکە ببێ بە هەمیشەی و هیچی تر جیاوازیە لە نێوان مامۆسایانی وانەبێژ هەمیشە جیاوازیەکرێن بەڵێ جیاوازیەکە ڕوونە موچێکی هەموو مامۆسایەکی میلاک موچتاوای خۆی هەیە و مافی هەیە و خزمەتی بۆ حساب بکرێ بەڵام مامۆسای وانەبێژ وەکو کەسێک کە ڕۆژانە بچێتە سەر کارەکەی لە دوکانەکە ئیش کار دوای بێتەوە ماگانە ئەگەر خاوەن کارەکە توانین موشەکەی بادنەی توانی دوای بخات و یا هەر نێشکی داتێ سوپاس بۆ تۆ ئەمە وتەی بەشێکی زۆری مامۆسایانی وانەبێژ بوو لە سەی سادق کە نزیکەی 400 مامۆسای وانەبێژ هەیە ئەوان داوایان کرد بە زووتنی کە دابەمەزرێن ئەگەرچی لە ئێستادا خوێندن دەستی پێگرێتەوە بەڵام مامۆسایانی وانەبێژ ئەویان گوتووە ناشنە هەوڵەکانی خوێندن هەتاکو وەڵامێکی ڕەسمیان نەدرێتەوە زۆر باشە سوێی سەبارەت بە قوتابخانەکان چی ئایا لەوێ مامۆسای بایکۆتی قوتابخانەکانیان نەکردووە؟ دیارە سوێگوی لە گوێبیسی دەنگی من نەبوو دەچینە لای پەیامنێرمان جەباری جەلال سڵای خوا لێبێت و زانیاریەکان چی لەوێ ئایا لەوێ پرۆسەی خوێندن دەستی پێ کردوێتەوە؟ بەڵێ کاک دانیار سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی پەیام بێت و بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بۆ گشت لایەک دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە سەنتەری قەزای چەمچەماڵ و ناحیە و گوندەکانی پرۆسەی خوێندن دەستی پێ کردوێتەوە
و من ئێستا لە قوتابخانەی چەمچەماڵی بنەڕەتیم دیارە قوتابخانەی بنەڕەتیە و دوو دەوامی هەیە و بە هەردوو دەوامەکان نزیکەی 650 قوتابی تایە. من بۆ قسەکردن لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن و پرۆسەی خوێندنی ئۆنلاین لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار ڕەوف بەڕێوەبەری قوتابخانەی چەمچەماڵی بنەڕەتی گفتوگۆکە. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی. ئەگەر پێم بڵێ وەکو بەڕێوەبەرێک وەکوی کە چەند ساڵێکە لە باری پەروەردەی ئەزمونتان هەیە قسەیەوە چێ لەسەر دەستپێکردنەوەی دەوام و ئایا ئێستا درەنگ نییە بۆ دەستپێکردنەوەی دەوام وایە بەم مانگای عنی خوێندکار سوود لە خوێندن ئەبینێ بە شێوەی عملی لە پۆلە؟ زۆر سوپاس بە خێراتنتانەکەین بۆ قوتابخانەکەمان. دیارە دوای دابڕانێکی زۆر بۆ ماوەی نزیکەی 2 مانگ دەرگای قوتابخانەکان داخراوە. ئیمڕۆکە بە خۆشحاڵیەوە دەرگای قوتابخانەکان واڵایە بە ڕووی هەم مامۆستایان و قوتابیان و خوێندکارانە. ڕاستە پرۆسەی خوێندن دواکەوتووە بەڵام بەس بۆ ئەم زروفۆ بۆ ئەم نەخۆشیە هەر ئەوگە دەسەڵات هەیە بەڵام بەس هیوادارین لەماوەی ئەم فترەی کەوا مانگێک دانراوە بۆ خوێندن بتوانین ئەو شتێکی باش بە قوتابیان بگەێنین مامۆستایان بە گروتینێکی باشەوە پێشوازیان لەکردنەوەی دەرگای قوتابخانەکان کردووە. دیارە بێگومان فترەیەکی زۆر بە وەزارەتی پەروەردە سیستەمی ئۆنلاینی خستوەواری جێبەجێکردنەوە. ئێمە بەگوێرەی ئەو راپۆرتانی کاماندا سەرپەرشتیاری پەروەردەیی و متابعەی ئۆنلاینمان کردووە. دیار بۆ ڕێژەی بەشداربوون لە سیستەمی ئۆنلاینە ڕێژەیەکی زۆر کەم بوو بە تایبەتی لە سنووری پەروەردەی چەمچەماڵە. بەڵام بەس ئێستا دەرگای قوتابخانەکان زۆر زەرورە کە کراوەتەوە. هەروەها ڕۆژێکی قوتابخانە ئەتوانم بڵێم بۆ ماوەی مانگە 2 مانگی ئۆنلاین پرۆسەکە لەوە باشترە. یعنی بە کورتەکەی دەرگای لە قوتابی لە قوتابخانە زیاتر وانە فێر ئەبێ وەک لە ئۆنلاین لەبەرەوەی لە ئۆنلاینەکان لەوانەیە زۆربەی خەتی ئەنتەرنێت و تەلەبە نەتوانێت بە شێوەیەکی ئەوتۆ سوود لەو بوارە بینێ. بڵێن خوێندنی پۆل ناوپۆل یاخود بڵێن خوێندنی بەرجەستە بۆ هەموو ناوچەکانی هەرێم عملی تر و کردەی ترە وەک لە خوێندنی ئۆنلاین؟ بەڵێ زۆر بێگومان زۆر هەموو شتێک بە عملی زۆر ئیسفادەی زیاترە وەک لەوەی کەوا بە شێوەیەکی ئۆنلاین بە شێوەیەکی بکەیسەکە ناو ئۆنلاین بۆ شێوە. بەڵام بەس ئەویش زروفێکە ئەبێ ئێمە لەگەڵ ئەو زروفەیە هەڵ بکەین. بەڵام بەس ئێستا ئێمە داواکارین لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داواکاریمان لە دایک و باوکە خۆشەویستەکان هەیە. یەکەم خاڵ ئەوەی کە مناڵەکانە کانێر بۆ قوتابخانە بە شێوەیەکی تەندروست و ڕێکاری تەندروستی کە دەمامک و ئەوانە بکەن زائیدەن جەڵیش بەکار بێنن. ئەمە خاڵێکی تر فترێکی زۆر کەمە لێرەدا لە دایک و باوکانەکەین تەکلیف لە بەڕێوەبەر و مامۆستایان نەکەن کە ئیجازە و مۆڵەت بۆ قوتابیەکان وەربگرن لەبەرەوەی هەر قوتابێک چووکی ئێساکە بە شێوەی متەناوب دەوامەکرێ. دیارە لەماوەی ئەم فترەیە هەر قوتابێک حدودی 15 بۆ 16 ڕۆژ داوامەکە و دایک و باوکەکەش 2 ڕۆژ داوای ئیجازە لە ئێمەکە و 3 ڕۆژ داوای ئیجازە لە ئێمەکە دیارە تەسیری لەسەر قوتابیەکانە بێ. ئەمە خاڵێکی تر لە هەر لێرەوە داوا لە دایک و باوکانەکەین کە مناڵەکانیان هاتنەوە بۆ قوتابخانە وەک ساڵان نییە. هەموو مامۆستایەکە ئیمڕۆ دەرس بە قوتابیەکانە لێ تۆ جاران ئەگەر لەوانەیەکە 2 لاپەڕێ پێودێ ئێستا 4 لاپەڕێ پێڕێتەوە کە هاتەوە قوتابخانە ئەرکێکی لەسەر شانە داواکانی ئەو ئەرکەی کە مامۆستا دایەتی بەسەر شانی قوتابیانە لە فترێکی کەمە جێبەجێ بکەین. بە کورتەکەی ئەرکی دایک و باوکەکان زیاترن بۆ ئەوەی کەوا بتوانن لەم پرۆسەیە هاوکاری مامۆستایان پرۆسەکە سەرکەوتوو بێ. وەکو تا پرسیار بە کورتی ئەگەر پێم بڵێ قسەیەوە چێ بۆ ساڵی ئایندا ئەگەر ئینشاڵڵا ئەم ڤایرۆسە چۆنەڵی ڕووی لە کەمبوونەوە کرد و ئایا تا چەند پێویستە لە ساڵی ئایندا خوێندن لە کاتی خۆیان دەست پێ بکە وەکو ساڵانی پێشوو نەبێت؟ ئینشاڵڵا ئەم ڤایرۆسە کۆتایی پێدێ. هیوادارم ساڵی ئایندا ساڵێکی خۆش بێ بۆ قوتابی و خوێندکاران بە دووربین لەم پەتایە. ئینشاڵڵا داوام لە کاتی خۆیان ئەکرێتەوە ساڵی ئایندا. هەروەها داوا لە وەزارەتی پەروەردەکەین ڕێنمایی زیاتر و هەروەها پەرتووکی زیاتر بۆ قوتابخانەکان دابین بکە لەبەرەوەی ئێستا ئەم ساڵ نسبەیەکی زۆر کەممان لە پەرتووک وەرگرتووە. ئەگەر بێت و پەرتووکان لە کاتی خۆیان لە هاوینە لە بانگی 7 بگاتە دەستمان و ساڵی ئایندەش لە کاتی خۆیان دەوام پێ بکە ئینشاڵڵا تەعویزی ئەو فترەی کەوا قوتابی خوێندکار فترەیەکی زۆری لێ ڕۆیشتووە بە هیمەتی مامۆستا بەڕێزەکان بتوانین ئەو فەراغە پڕ بکەینەوە. زۆر سپاس بەخێر بێن سەرچاو. بەڵێ کاک دانیار من ئەگەر کاتم بیتێ بە کورتیەک ئاماژە بە
ڕووداوەکانی ڕۆژانی جەژنەکەم لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دیارە لە هەر سێ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا 83 حاڵەت ڕوویان داوە کە لەو حاڵەتانە 12یان ڕووداوی هاتوچۆ بووە و 4 حاڵەتیان حاڵەتی سوتاوی بووە و لە کۆی هەر 83 حاڵەتەکە بەداخەوە 3 هاوڵاتی جانیان لەدەستداوە و 10 هاوڵاتیش بریندار بوون کە دیارە لەو 10 هاوڵاتیە بڵین 8 لە هاوڵاتەکان بەهۆی سەختی برینەکانەوە ئیحالی سلێمانی کراون و 2 حاڵەتی مردنی شەبوو هەر بە حاڵەتی ئاسایی واتە لە هەر سێ ڕۆژەکەیە 5 هاوڵاتی جانیان لەدەستداوە و لە نەخۆشخانەی مناڵبوونی قەزای چەمچەماڵیش 16 مناڵ لەدایک بوون لەو ڕێژەیەش 11یان کچ بوون و 5یان کوڕ بوون ئەمە کۆی زانەرەکانی ڕۆژ بوو لای من ئەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ هاوکارمان کاک جەلال جەباری لەگەڵ مام و سپاس بۆ زانیاریەکانت دەچینە دەڤەری شارە زۆر لای هاوکارمان وشار محەممەد وشار سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چی؟ سڵاوی خوا لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام باسی زانیارێکی نەخۆشخانەی گشتی شەیدڕەوبەکی قەزای شارە زۆر دەکەم لەچمە لای تەوەری ئەمڕۆمان کە ڕۆماڵە لەسەر قوتابخانەکان و کردنەوەی پرۆسەی خوێندن نەخۆشخانەی گشتی ڕەوبەک باس لەوە دەکات کە 480 نەخۆش و بریندار لە 3 ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا سەردانی نەخۆشخانەکەیان کردووە و کەسێکیان بە فیشەنگ بریندار بوو دوانەکەی دیش بە ڕووداوی هاتوچۆ و وەکو باسم کرد بەشی دووەم لەسەر ڕووماڵەکەی لەسەر پرۆسەی خوێندنکردنەوەی پرۆسەی خوێندن کە دەبینین لە بەشێکی زۆری قوتابخانەکان کە ئەمڕۆ چەند قوتابخانەیەکم بەسەر کردێتەوە بۆ ئەوەی لە دۆخی و معاناتی مامۆستایان و خوێندکاران بگەین کەمی ئالەتەکانی فێنکەرەوە و لە هەمان کاتابوونی کەمی کارمەند وەکو فەرمانبەر و باجی بۆ ڕایکردن و ڕێکخستنی موبەریدەکان تەنانەت مامۆستایان خۆیان بەشێک هاوکارن بۆ ئەوەی کە خوێندکەرەوە بۆ قوتابیەکان ئامادە بکەن. من لە ئێستا بۆ زانیاری زیاتر مامۆستا ئاماژ عەبدوڵڵام لەگەڵایە مامۆستای شەیخ سیروان لە قەزای شارە زۆر مامۆستا وەکو مامۆستایەک و ئەوەی کە بەردەوام دەکات خوێندکاران معاناتان چییە و داواکاریتان چییە بۆ ئەوەی کە حەلێکی ئەم دۆخە بکرێت لەوەی کە ساڵ درێتێتەوە گەرما زیاد دەکات ئالەتەکان وەکو پێویستی تەنانەت ئەبینم هۆڵێک تەنایەک بەریدە ئیشەکە بۆی خۆشتەزانی کە ئێستا کەسێ لە ماڵخۆشیاوی زیاد لە بەریدە بکەن جار چ جای قوتابخانەیەکی ئەوەندە گەورەوەی و چەند قوتابیشانەیە. سەرەتا بەخێت ناوتان دەکەین بەخێبیان سەر چاو سەبارەت بە مەسەلەی پرۆسەی خوێندن ڕاستیەکەی ئێمە لەگەڵ بینانی بۆ چوونی خۆم ئەوە 11ەکانش لەگەڵ 12 داوام بکەن یعنی ناکرێت پۆلی 12 داوام کات بەڵام 12 داوام ناکات ئێستا 11ەکان بە قەراری وەزارەتی پەروەردە ئەنجومەنی وەزارەت داوامەکەن لە 16 مانگەوە تاوەکو تقریبا 21 6 هەموویشی بەسەرێکەوە تقریبا 16 ڕۆژ داوامە 16 ڕۆژ داوامەکە شمەنە جیان بۆ کوت کراوەوە کێکە لە گرفتەکان خۆی حەلەکە چی بوو حەلەکە یەو بوو 11 لەگەڵ 12 داوام بکەن چارەسەرەکەیشی و هەرەوە چارەسەر بوو چارەسەری بۆ ئێستا تازە کۆڵێن ئەو بەرەوهاوی نەڕۆین هیچ حەلێکی نییە تەناو بکە لە بەناچاری وەزارەتی پەروەردە بڕیاری داوە لە 16 5ەوە تاوەکو تقریبا 21 6 داوام درێژکرێتەوە بۆ 11ەکان ئەویش بە شێوازێکی کورت بە شێوازێکی و بە شێوازی تەناو بە تەناو هەم ڕۆژ داوام ناکەن یعنی لە هەفتەیەکە 10 ڕۆژ داوامەکەن چارەسەرەکەیەوە بوو لەگەڵ 12ەکانە بە یەکۆ داوام بکەن بە یەکۆ داوام بکەن نەکەوەی کە بۆ نمونە 11ەکان بۆ بیانی یان پاسای کۆرۆنا داوام نەکەن تەنها 12ەکان داوام بکەن بۆ خۆی کێکە لە گرفتەکە مامۆستا کۆتا پرسیارم لەبەر کەمی کات خۆمان قوتابی بووین لەوە چی قوتابی هەر خۆی کێشەشی نەبێ زۆری کاربیان و بێنەوەی هەوڵ نەدابەوەی کۆشش نەکا خۆشمانش لەوە بەدەر نەبوو بین ئێستا خوێندکاران کاتێکە بینن بەشێکی زۆر داوامیان نەکردو ئێستا پلەی گەرما بەرزەوە فێنکەرەوەکان پێویستنی مامۆستاکان خۆیان لە خۆیان معاناتیان و بێتاقەتن لە دۆخەکە ئەمە نەبووەوە کاریەوەی زیاتر قوتابی سار بکاتەوە لە پرۆسەی خوێندن بێگومان ساردبوونێکی زۆران پێوە دیارە نەکە لە خوێندنگەکەی ئێمە لە سەرجەم پرۆسەی خوێندن بەعام ساردبوونێکی زۆر پێوە دیارە بەوەی ئەو دابڕانەی خوێندکار لە خوێندنگە چارەسەرەکەی قەنەعەتم بە مامۆستا لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی پرۆسەی خوێندنەوە لە ڕووی ئەخلاقی هەستێ بەکاری خۆی بۆ نمونە زیاتر تەشجیعی خوێندکار کات بۆ ئەم ماوەی کە مایەوە زیاتر خۆی مانوو کات هەوڵی زیاترا بۆی لە پرۆسەی خوێندنەکە زیاتر سەرکەوتوو بێت. زۆر سپاس بۆ مامۆستا ئاماژ عەبدوڵڵا مامۆستا لە قوتابخانەی شەیخ سیروان لە قەزای شارە زۆر سپاس بۆ هاوکارمان وشار محەممەد لە شارە زۆرەوە لەگەڵ مامووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان ماوەی دوو مانگێکە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا وەستێنراوە بە مەبەستی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بزانین ئایا کێشە و گرفتەکان چین کە ئەمڕۆ دەست بە خوێندن کراوەتەوە و لەگەڵیشیدا ئایا ڕەوایە کە بەهۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی مەبەستی خۆپارێزیەوە ئەم هەموو پرۆسەیە دوا بکەوێت و پرۆسەی خوێندن بە شێوازێکی گشتی چی بەسەر لە هەرێمی کوردستاندا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شنە عەلی خەیات
مامۆستای ناڕازی مامۆستا زۆر بەخێر بێن. زۆر سپاسکەم بەڕێزی. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاسکەم بەڕێزی. مامۆستاشنا ئێوە بەڕەوای دەبین بە مەبەستی خۆپارێزی بە ئامانجی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا پرۆسی خوێندن بەم شێوازی لێبێت دەبینین زۆرێک وڵاتی دیکە هەن کە ڤایرۆسی کۆرۆنا تێدا زۆ بڵاو بەڵام لەگەڵیشدا پرۆسی خوێندنیان هێشتۆ پەکی بکەوێت. بەڵێ دەستان خۆش بە سپاسانەکەم کە دووبارە لە خەمی پەروەردەیان بەرنامەتان ساز کردو تۆ هەمیشە لە خەمی کردی پەروەردەیا بوونیەوەش وەکو ئەمێ سەرەتای ئاماژەی پێ بکەم سەرەتا دۆخستنی داوام و کاتەکە لە مانگی دوا داوام کرایوانێ خۆی لە خۆتوانەمە خۆی ئەگەرێکی زۆر خراپ بکە لەو کاتە دامەکە کرایوانێ ئەتوانرا بە هەمان ڕێکان لە مانگیدا ئەو دامە دەست پێ بکرێتوانێ بەهەر حاڵۆک و مامۆسان و فێرخوازان بەتەنگ ئەو هەواڵۆ ڕۆشتین و بەتەنگ ئەو داواکاری کە لە وەزارەت و دەرچ و ڕۆشتین و بەرداوامیمان بە پرۆسەی خوێندننا بەڵام لە کاتێکا کە ئێمە وردە وردەکەوتینە سەر سکەوتە وردە وردە فێرخوازەکانمان فێری ناو هۆڵەکانی خوێندن بوونەوانێ وردە وردە چاوکراوە بوونەوانێ ئێمە توانیمان کۆنتڕۆڵی فێرخوازەکانمان بکەینەوانێ هەنێ ئەو دەرسانێک کە تاویز نەکرابوو لە مەرحەلەی پێشەمە بتوانین وردە وردە پێیان بڵێنەوە بەڵام بەداخۆ دوای کە کەوتینە گەرمی بابەتەکەوانێ سیرەکەین بە هەواڵێک بە پەلەیەک هاتە سەر شاشەکانمان بەهۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا و گۆڕینی کۆڤید-19 بۆ کۆڤید-20 بەو شێوەیە پرۆسەی خوێندنیان وەستانەوانێ بەڕاستیمە هەر لەو کاتە داوامان کوتمان بە هەمان میکانیزم بەردەوام بێت چونکە بتوێنێت تو کاتێک کە فێرخوازێتە ناو هۆڵەکانی خوێندن بەردەوامیگەیە بوو هەنگاوانی کە ناوێت یعنی وردە وردە گەرمە بێتەوە بۆ سەر بابەتەکان بەڵام کە توی لەوەی مانگە کە دەوامان کردووە ئەتەمان و مانگە بە متاو بەدامان کردووە بۆ نمونە مەرحەلەیەک 3 ڕۆژ داوامی کردووە مەرحەلەی دوای ئەوە 3 ڕۆژی کە داوامی کردووە وردە وردە فێرخوازەکان فێری داوامەکەیان بوونەوە فێری ئەو بەرنامەی بوونەوە چۆن بۆ ژیانیان چۆن بۆ خەویان دابرێن چۆن بۆ لە خەوهەستانیان دابرێن چۆن کاتەکانیان بۆ خوێندنی وانەکانیان دابرێن ئەمان هاتن یەکسەر پرۆسەکان وەستانەوە نەماوەی مانگەکە کاتێک کە پرۆسەکان وەستان نزیکی مانگێک کرد بە بێدەنگی پرۆسەکان وەستان بەبێ ئەوەی هیچ هەواڵێکە بێ ئایا ئەمە بە ئۆنلاین بخوێنرێ ئایا ئەمە بە ئەلکترۆنی بخوێنرێ ئایا ئەمە بە نیمچە ئەلکترۆنی چۆن بخوێنێت ئەم بابەتانە هاتن دووبارە لە مانگێک دوای ئەوە بڕیانە ناوچیان بەهۆی بڵاوبوونی ئەم ڤایرۆسەوانێ و زۆربوونی لە ناوناوەندەکانی خوێندن بەبوونی ئەوەی کە فێرخواز ناتوانێت وەکو کەسە گەورەکان بتوانێت خۆپارێزی بکە وتیان بە شێوەیەکی ئەلکترۆنی با بخوێنرێت شێوەی ئەلکترۆنی هەمومان نەزانین کە کاتێک بخوێنرێت پێویستە فێرخوازەکان و مامۆستاکان پابند بن بە بۆ کاتی کە دەستنیشانەکرێت بەڵام بەداخەوانێ ئەوەی کە منوەکو خۆم مامۆستایەک وەکو مەکتەبی خۆمان باسی بکەم کاتێک کە هاتین ئەم پرۆسەیەمان جێبەجێ کرد کاتی ئەم بەرنامەیەمان جێبەجێ کرد هاتین گروپاتی ڤایبەرمان دروست کرد سەرجەم فێرخوازەکانمان بانگەشتینە ئەو گروپاتانە کرد بەڵام بەداخەوانێ سیرەکەین هەم خەلەلەکان فێرخوازەکان و هەم کە سوکاری فێرخوازەکانە بەڕاستی نەهاتن بە تەنگ پرۆسەکەوانێ چونکە کاتێک کە ئەم بەرنامەدانێت پێویستە لە هەردوو لاو هەماهەنگی هەبێت چون کاتێک کە من داوای دایک و باوکی فێرخوازەکانە کە مەڵێن پێویستە بەرداوامی بن بە پرۆسەی خوێندن پێویستە کە ئەمیش بەرنامەیەک دانرا بۆ ئەلکترۆنی پێویست بۆ ئەمانیش بەرداوامی پێبن نزیکی مایەکە بێک و تەجروبە بەرنامەی ئەلکترۆنیشمان تاقی کردوانێ وەکو خۆمان گروپاتێکمان دروست کردبوو فێرخوازەکانمان بانگەشتی گروپەکە گروپی ئەو قۆناغی کەتیایەتی بە پێی ئەو گروپی کەتیاشایەتی بتوانیمان ڕێگەی ئەو گروپاتانە وەکو مامۆستا بتوانین ئێمە جوانیان پێ بڵێنەوە جگە لەوەی کە لە ئیوانە خۆی کۆمەڵێوانە بە تۆمارکراوی دانراوە بۆی تەلەبەکان تووشی گرفت دەبێت ئێمەش هاتین وانەمان بۆ تۆمارەکردن بە بۆرد ئەو بۆردە ئەو پێداویستانی کە لە ماڵ و هەبوو ئەو وەسایلانە توانیمان هەر چۆنە بە بابەتەکانیان تێبگەێنین دوای ئەوە داوای واجبمان لێ ئەکردنانێ داوامان لێکردن کە لە ماوەی کاتژمێرە 2 کاتژمێر 3 کاتژمێر دوای ئەو بۆمان بنێرنەوانێ بەڵام بەداخەوانێ فێرخوازەکان ئیستیجابیان نەبوو لەگەڵمانە بەپێی ئەو ڕێژەیە کە ئێمە نزیکەی مانگێکە بێت تەجروبەمان کردووە ڕێژەی بەشداربوونی فێرخوازان بۆ ئەلکترۆنی و بۆ نیمچە ئەو ئۆنلاینی کە ئێمە ئەماوەتۆ چکە ئۆنلاینی تەواو نەبوو ئۆنلاینی تاو ئەوەی ڕاستەوخۆ لەگەڵ فێرخوازەکانە بەردەوامیت هەبێت و سەرجەم فێرخوازەکان بەردەوام بنوەکو گروپێک دروستیکەی بەڵام ئێمە بە بۆنەی نەبوونی وەسائیلەوە هەم بۆ مامۆستاکان بەڕاستیمەوەکو مامۆستا هەم فێرخوازەکان کە لە بەردەستمانان نیە چکە من کاتێک کە پێوتم چۆ ئەلکترۆنی بخوێنە من تەنها بۆردێکی بچووکم هەیە لە ماڵەوانێ لەگەڵ ماجیکە کاتوان بووی بەکاربێن و ڤیدۆی کورتم بۆ کردن و بۆم ئەناردن بەڵام ئیستیجابی تەلەبەمان نەبوو ئەو ڕێژەی کە متابعەمان کە لە ماوەی ئەو مانگەیە لە ماوەی مانگی ڕەمەزانە کە متابعەمان کرد تەنها لە 120 بوو ئەگەر هەنێ بابەت لە 123 تێپەڕان بێ هەنێ بابەت بۆ نەگەیشتە بۆ لە 115 لەو بینە یاری ئەکرد کاتەمە ڕێژەیەکی زۆر کەمە کاتە ئەم بابەتە خۆی بە ئەلکترۆنیکردنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو نییە بۆیە ئەمان بەناچاری ڕێگەی دۆمیان بەکارهێنا چیان کردانێ وتیانە بێت ناوەندەکانی خوێندن بکرێتەوە
بەڵام خۆی هەڵەکەی لەکوێ پێویستی ئەکر لە دەیسەیە تۆ پرۆسی خوێندن بوەستێنی توانێت. کەواتە مامۆستا لە ڕابردوو کۆمەڵێک گرفت و هەڵەڕیاوە کە ومێ دەکەین ساڵانی داهاتوو بەم شێوەیە نەبێت بۆ بارودۆخی تەندروستیش باش بێت. ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان بڕێدا ئەمڕۆ تەواوی هۆڵەکانی خوێندن بکرێنەوە هەفتەی 3 ڕۆژ خوێندکاران قوتابیان و فێرخوازان بچنە ناو هۆڵەکانی خوێندنەوە. بەشی هیچ زۆر ناپاکردنەوەی هۆڵەکانی خوێندن حکوومەت پلانی داناوە بۆکردنەوەی ئەم یعنی هەر هیچ دی نەواز لە کتێب و دەفتەر و ئینتیزامات و کارەبا و فێنەکەرەوە و ساتکەرەوە ئەمانە هەر سڕینی تەختە و مێز و هۆڵەکانی کردو پلانی کردبوو بە هیچ جۆرێک ئەمان پلانیان نییە. ئەم لە هەرێمی کوردستانە بەڕاستی شتێکمان نەما بەنای حکوومەتەوانێ ئەوەی بەڕێوەی با حیزبە ئەم حیزبەش بە پێویستی خۆی بە پێ بەرنامەی خۆی بەڕاستی بەرنامەدا ئەنێت. کاتێککە من وەزیرێکم نەبێ بەرنمەیەکی تۆکمەدا بنێ، کاتێککە من پەرلەمانتەرێک نتوانێت بڕیارێک دەربکە، کاتێککە من بەرپرسێک نتوانێت لە بەرپرسیارەتەکەی خۆی بکات. بەڕاستی ئێمە هەمووی نەبوونی کەسە شیاوەکانە لە شوێنی شیاوی خۆیانە لە شوێنی خۆیانە کە حیزب دەستی هەبوو لە هەر بوارێکە ئەو بوارە شکست بێنێ. بواری پەروەردەکێکە لەو بوارانەی کە بەردەوام حیزب دەستی سەرەکی هەیە لە تێکدانیا بە بەرنامە ژەمانە ئەکەن، چونکە پێویستە کەسانی پسپۆڕ کەم بۆ ئەم بوارانە. من هەمیشە وتمە فەرموو تۆ بەرنامێک دانی بۆ پەروەردە پێویستە کەسانی پسپۆڕی بواری پەروەردە ئەوەی کە بەفعالی لە بوارەکەیان کارەکات. ئێستا من مامۆستایەکە من خۆم لە بوارەکە کارەکەم، پێویستە بێت هەر مەکتەبێکا 2 مامۆستا ڕاوێژ بە 2 مامۆستا بکە. مامۆستایان زەحمە نەبێ ئێوە بەرنامەتان چییە؟ ئایا ئەم بەرنامەی کە حکوومەت دایانێ لە هەر مەکتەبەکان فەرموودەی مامۆستایە وەرگرا، با لە هەر قەزا و ناحیەکە دە مامۆستا وەربگرا، هەر لا بچووکێکە مۆبایلێکم ببێتە 2 نەفەر. ئەمان بەرنامەیان نییە، کۆمەڵێک کەسانێک هەن لە بازنەیە کە ئەخولێنەوەنێ بە دەوری یەکترا ئەگان لێ نییە چی لە ناو بازنەکە و چی لە دەروی بازنەکە گوزەرێت. بەڕاستی پێویستە ئەمە ئەو بەرنامەی کە دائێنن بێن بەڕاوێژ بیکە. من هەمیشە و قسەیم کردو تکایە کاتێک کە بەرنامەیەکدا ئەنێن بۆ هەر بوارێک بۆ هەر کەرتێک پێویستە کەسانی پسپۆڕی ئەو بوارە ڕاوێژ پێ بکەن. کاتێکە من بمێ بەرنامەیەکی پەروەردەی بکەم پێویستە من لە باری پەروەردە نابێت کەسێک بانکەم کە هیچ لە پەروەردە نەزانیا خۆی بۆ نە لە پەروەردە ئێستا کار نەکە. ڕەنگە کەسانی پسپۆرمان هەبێ بەڵام ئێستا لە بواری پەروەردە کار ناکەن. چەندەها پرۆفیسۆرمان هەیە، چەندەها دکتۆرمان هەیە، چەندەها بواری زیرەکمان، بەڵام ئەمانە کاریان پێ ناکرێت چونکە ئەمانە حیزبینی دووریان خستوونەتەوانێ. فەیلسوفمان هەیە لە وڵاتەکەمانە لەگەڵ ڕێزما پێڵێن کە زۆر زیرەک و لە بوارەکە شارەزای پێڵێن ئەم کەسە شێتە. ناڵێن ئەم کەسە زۆر زیرەک، ئەم کەسە زۆر پرۆفیسۆر، ئەم کەسە گەیشتۆتە ئاستی لە هەموو شتێک تێگات، چونکە لە ئاستی خوانا نایبینن ئەم کەسە ناوبانیەکی بۆ دروست دەکەن. بەداخۆ ئەمانە ینی خۆیان شارەزایان نییە لە بوارێکە، کە شارەزانیە لە بوارەکە کاتە بێگومان هەموو کەرتەکان خەلەلی تیا دروستە بێت. مامۆستاشنا بە تێڕوانینی ئێوە وەکو مامۆستایان ینی حکوومەت چ قازانجێک دەکات لەوەی کە پرۆسی خوێندنەوە شازە پەکی بکرێت؟ ئایا هۆکارەکەی دابینەکردنی موچەیە لێبڕینی موچەیە؟ ئەنی هۆکار بۆچی دەگەڕێت؟ خۆتان ئێستا موچەبا لێبڕینیش بێ بەڵام لە کاتی خۆیان دابەش دەکرێن، بەڵام هۆکار بۆچی دەگەڕێت؟ ینی چ قازانجێک لەم پرۆسەیە دەکات؟ ئامانجی یەکەمی ئەم دەسەڵاتی کە ئێستا بەڕاستی بەڕێوەمان ئەبات، ئەم دەسەڵاتی کە ئێستا بە دەردیاڵێ هەموو بارەکانی قۆڕەخ کردوتەوە بۆ خۆی، ئامانجی شکست پێ هێنانێتی بەڕاستی. چکە هەر وڵاتێک لە ڕووی زانستەوانێ پێش بکەوێت بێگومان ئەو وڵاتە نەوەیەکی چالاک و یعنی بەڕاستینەوەیەکی زۆر بوێر دروستە بێت. ئەمان ئامانجیانەوە نییە، ئامانجیان ئەوەیە نەوەیەکی شکست خواردوو، نەوەیەکی ترسنۆک، نەوەیەکی ژێر دەستە دروست بکەن، خەڵک بەردەوام لەگە ڕزما کە برسی بوو دوای خاوەنەکەی ئەکەوێت. ئەمان دایمەن ئەیانۆ خەڵک برسی بێ، خەڵکەها چاوکراوە نەبێ کە بۆ نمونە من کە لە بوارەکەی خۆمان پێشکەوتنم کرد ئەنجا هەوڵێم پەرەی پێ بەم. ئەمان ناوێ من هەر لە بوارەکەی خۆمان کار بکەم نەک پەرەی پێ بەم. بەداخانێ لە هەموو وڵاتە پێشکەوتۆکانە ئەو کۆمپانیانی کە لە بواری تەکنۆلۆژیا پێشکەوتون خوان ئەچنە ناو زانکۆکانەوانێ ئەو کەسانی کە لە بەهرەیەکیان هەیەیان لە بوارێکا پێشکەوتون ئەچنە و کەسانە هەر پێشەوەی لە زانکۆ تەواو بن ئەچن شتە خەنە ئۆفەرە خەنە بەردەمی ئەڵێن تۆ لە بوارەکەی خۆتا بینێ لای من کارەکەی بە موچەیەک تەنها جگە لە موچەیەکی کە موچەیەکی شایستە پارە ئەخەنە بەردەمی بۆی بتوانێت لەو بواری خوا دەشەنە بەخۆی بە برەو بەخۆی بە بتوانێت منافەسە دروستکە لە بازارە، چونکە کە کردی پەروەردە و زانست پێشکە و بەڕاستی لە ڕووی پیشەسازی و ئابووری و پێشەکەوێتە وڵاتە ژێرخانی ئابووری بەهێزە بێت. بەڕاستیمانە هەمووی متەسەلسلن بە دوای یەکەوانێ. چۆن کاتێککە من بەیانی لە کاتژمێر هەستام لە کاتژمێرنەوە بەرنامەی خۆم هەیە، بەرنامەی خۆم هەیە، شتەکان هەمووی بە دوای یەکە ئەڕۆن. بێگومان کەرتی پەروەردە، پیشەسازی، ئابووری، ژێرخانی ئابووری ئەمە هەمووی پەیوەندی هەیە بە یەکەوانێ. ئەما کە کەرتێکیان شکست پێهێنا بێگومان کارەکاتە سەر کەرتەکانی کە
هەموو کەرتەکانی سەر ژێر دەستی ئەم دەسەڵاتەیە ئەمان بەڕێوەیە بن هەر لە کەرتی تەندروستی بگرە کەرتی تەندروستی سەرجەم کەرتەکە یینەکان خەریکامی بێتە ئەهلی ئەمان خەریکە کەرتی پەروەردەشە بێتە ئەهلی بەڕاستی بەڵام هیچ دواکەوتنێک و پشگیری نەکردنێک و با بڵێن گرفت دروستکردنێک بۆ خوێندنگە ئەهلیەکان ئەوانەی مناڵەکانی خۆیان یاخود مناڵی هاوشانەکانی خۆیان بە پارەیەکی زۆر هەیە لەوێ وەسایل هەیە کۆرۆنا لاوااسترە بەردەوام لە پۆلەکان دەرزە خوێنرێ هیچ کێش و گرفتێک نابێت یعنی جۆرێک لە جۆرەکان زۆر زۆر بەڕاشکاوی و ینی بەوازەحی دەبینی جیاوازیەکێ لە نێوان پرۆسی خوێندن لە کەرتە حکومی و پرۆسی خوێندن لە کەرتی ئەهلیەکان یان کەرتە تایبەتەکانە ئەم جیاوازیە جۆرێک لە جۆرەکان ئیتر ئیهمالکردن و یان هەر شکستەکە هیچ شکستی پێدراوە یان هەریتر داخستنی با بڵێن خوێنگا و ناوەندە فێرخوازە ئەهلیەکان حکومیەکان نیە بووی هەموو کەس پەنابرێتە بە ئەهلیەکان بێگومان کەرتی تایبەت و کەرتی گشتیمان هەیە کەرتە تایبەتەکان کێ بەڕێوانە بن بە خوێندنگا ئەهلەکانی شانێ بێگومان هێنی ئەم بەرپرسانن کەواتە ئەوان بۆی برە و بە لایەنەکانی خۆیان بن یەن لایەنێکی کە شکست بێنن بۆی خەڵک ڕووبکاتە ئەو بەشەی خۆیانەوە ئەو بەشەی کە پارەی سەرفەکرێت ئەو بەشەی کە پارەیان دەستەکەوێ ئەوان نان کار لە شتێکا بکەن کە پارەی سەرف بکەن یەن لە شتێکا کارەکەن کە قازانجیان دەستکەوێت بیل لە خزمەت گوزاری ناکەن و بیل لەوە ناکەنەوەیەکی تەندروست پەروەردە بکەن بیل لەوە ناکەنەوەیەکی نەوەیەک بێ کە بتوانێت داهاتوو بگۆڕێت نەوەیەک بێ بتوانێت کەسێکی لێ هاتووی لێ دروست بێت نەوەیەک بێ بتوانێت داهێنان بکات بەڕاستی ئێمە چەنەها خریجی زانکۆ پەیمانگاکانمان هەیە ساڵانە تەنانەت یەکەمەکان یەکەم و دووەم و سێمەکان هەموو ساڵی خۆپیشاندانەکەن داوای دامەزراندنەکەن بەداخوانستێکین وەلایان نابن کۆمەڵێک کەسێ ساڵانەدا ئەمەزرێکێ یان کەسی بەرپرسەکانن یان کوڕ خۆیانن تەواو وای لێت شکستی پێهێنن چکە هەوڵەیە دەو کەسە هەوڵا کاتێککە پلەیەکەم و دووەم و سێمە دەزێنن بەڕاستی بە ئاسانی بەدەستی نانێ لە ڕووی مادی و لە ڕووی معنەویش و هەوڵ و کۆشتێکی زۆر زۆرە ئەو کەسە بۆچی هەوڵا بۆ ئەوی بگاتە بە داهاتوویەکی باش بتوانێت ببێتە خاوەنکارێکی خۆی خاوەن پیشەیەکی خۆی خاوەن داهاتوویەکی خۆی بەداخۆمان هاتوون هەر هەمیان کەب کردوێتوانێ بۆی ئەم کەسە زیرەکانە ئەم کەسە لە هاتوانە لە وڵاتەکەی خۆیان پێ نەگات کۆمەڵێک کەس کە خۆیان مەبەستیانە کە خۆیان بە ئارەزووخان بتوان یاری پێ بکەن ئەوانە پێ ئەگەێنن ئەمانی خەریکی دامەزراندنی پاسەوان و باخەوانی باخ و ڤێلاکانی خۆیانن ئەوە لە خەمی گەنجی وڵاتەکەمانانی بەداخوانێ وردە وردە و گەنجەکەمان هەموو وڵاتیان بەجێهێشتووە بۆ ساڵانی ئایندە کۆمەڵی قەیرانی کێتە ئارانی کردنامە لێرە ئاماژەی پێ بکەم بەڕاستی زۆر زەخترە بێتەوە بابەتەکە چکە ئێستا بەندانی کەم و نزیکەی 200,000 خریجی زانکۆ پەیمانگامان هەیە ئێمە بەلانی کەم و ئەو لەو 200,000 لەو لە ڕەگەزی مێیە نێرەکان وڵات بەجێ ئێمەکان چیانێ لێرە کاتام قەیرانانە هەمووی ڕەبتن بەیەکەوانێ هەمووی پەیوەستن بەیەکەوانێ ئەم بابەتانە زەقە بێتەوە لە کۆمەڵایەتیەوە ئەمڕۆ پرۆسی خوێندن دەستی پێکردبوو بە دیاریکراوی کێشەگرتی مامۆستایان خۆی لە چیدا دەبینێتەوە گەورەترین کێشەمان ئەوەیەمان هاتوون نازام ئەم کەسانە پسپۆری چ بوارێکن و لە چ بوارەکان خەبیرن بەڕاستی من تا ئێستا گومانم لا دروست بۆ یەکەم پۆستیش کە من کردمەوە وتومە تکایە ئەو بابەتانەی کە تۆ دادنەوە بۆ من لە ماوەی 16 دانەوانە بخوێندێت چۆن ئەتوانیت تۆ بۆ نمونە 25 بە شەوانی بۆ من دانەوە بێڵێمەوانێ وەرزێک بە کاملی من بڵێمەوانێ ئەڵێ بتوانێ ڕۆژی وانەیەک بڵێرۆ بە تەلەبەکان خۆی لە ئەسنا ئەو پەڕی 16 ڕۆژە بتوانین داوام بکەم چکە من لە هەفتەیەکە 3 ڕۆژ داوامەکەم ئەو 3 ڕۆژە بەس وانە بڵێمەوە واجب نییە بە تەلەبە تەنها وەکو پەیکەرێک من وانە بڵێمەوە تەلەبە تێگەی تێ ناگەی فەرموو کێشەی خۆتە بەڕاستی و زۆر گرفتە بەڕاستی باید دایک و باوکی فەرخواز هەڵوێستێ بۆ لەمەیە من وەکو دایک و باوکی تەلەبەیەکیش کە خۆم دوو تەلەبەم لە ناوەندەکانی خوێندنە بەڕاستی بەس بلەو حاڵەتاکەم و زۆر گرفتە من وەکو مامۆستایەکی برکاری ئەگەر ڕۆژێک وانەیەک بڵێمەوە مەجبورم ڕۆژی دوم داوای واجبی لێکەم ئەو فێرخوازا بێ هەستێنمە سەر بۆردەکە ئەبێ ئەو واجبم بۆ شیکارکە بەلایانی کەمەوە ڕۆژێ بێ بۆ 15 کەس بەشداری پێ بکەم لە پۆلا ئایا من ئەتوانم بە تەنها وتنەوەی وانەیە ئەو فێرخوازە تێبگێنم ئێکاتە فەرقی چێ لەگەڵ ئەلکترۆنیەکەیە تەنها وتنەوەی وانەیە ئان ئەڵێت کە ساڵەکەمان بۆ تێپەڕێنن ئەمەش مامۆستا پاساوێک نییە بۆی لە ڕێکخراوە نێودەوڵەتی جیهانیەکان خوێندنی کوردستان فەشەل پێنەوەی مەکتەبە هەلیەکانی خۆیان ناوەندە هەلیەکانی خۆیان تووشی گرفت نەبن کەتی حکومەکەشی پێوە تێکەڵەکەنەوەنەوە تا خوێندن هەموو زۆر بەرپرس لە پشتی خوێندنگە هەلیەکانەوە بەڵێ بازرگانی یەکەن بە خوێندنەوانەیە
ئەو بازرگانەکەن بەسەر جستی زەلامەوە بەسەر هەمومانەوە بەسەر هەست و سۆزمانەوە بەسەر ئینسانیەتمانەوانێ ئەجا کەرتێکی پەروەردە چێوەندانیشە بازرگانی پێوەنەکات ئامانجی چێ مناڵەکەی من و تۆ بگە پێ بگات ئامانجی مناڵەکە خۆی پێ بگا فەرمو هەموو زانکۆهلەکان هێنی بەرپرسەکانە بۆ پۆلی 12 بێ داوامکە لەبەروی خەمی ئەوانەگە پۆلی 12 ئەو مەرحەلەی تێنەپەڕێنێ خەمی ئەوان بوو زانکۆ پەیمانگە ئەهلەکانە وەسێت ئەی بیریان لەو ناکرۆ ئەی ساڵێکی کە پۆلی 12مان نابێگەمێ پۆلی 11 بوەستێت ئەوان تەنها بیریان لە چێکرۆ لەو قازانج و دەزمایی کە دەستیانەکەوێت ساڵانە لەو بودجەی کە ئەکەوێتە دەستیان چکار حسابیان بۆ هەموو شتێک کردووە حسابیان بۆ ئەوە کردو کە ڕۆژانە چی لە تۆ بدزن چی لە تۆ بپچڕن ئەو هەموو بەرزبوونەوەی نەوت دابەزی یەکسەر ئۆتۆماتیکی ئێمە تووشی شەلەل بووین نەوت بەرز بۆ ئێمە هەر لە شوێنی خۆمان ئاوەستاوین ئەڵێ خەڵکەکە خۆ ڕەهاتۆ بە وەزعکە بە چ یاسا بە چ پاسایە بە چ قانونێت تۆ بێدەنگبوونی خەڵک بڕوان پێ بکە ئەڵێ هیچ زاڵمە دروست نابێ ئەگە خەڵکەکە خۆی دروستی نەکات هیچ زاڵمێکیش ناڕۆ ئەگە خەڵکەکە خۆلی هەڵنەستێت ئەگە فێری دزیکردن بوون ئەمانە بە ئاسایی ناتوان وازە دزیکردن بێرن ئەبێ ئێمە دووریان خەینەوە ئەویش بە هەڵوێستی خۆمانە بێ دووریان خەینەوانە و تازە فێری وەزعەکە بوون نەدرێت لەگەڵ ڕێزم بۆشێکی زۆر لە خەڵکی بە هەڵوێست هەر موچەکەش نەدرێتەر خەڵک پێدەنگە نێتە سەر کۆمەڵی کەسانی بە پەنجەی دەتوانم ئێستا بۆ بژمێرم هەر بەناویش پێ بڵم غێری ئەو کۆمەڵە کەسانە نەبێ هەمووی دانیش و دەستی بە کڵاوکەی خۆی گرتووە لە باکڵاوکەم بانی بات بڕواکە من لە مەکتەبێکم لەگەڵ ڕێزما بۆ سەرجە مامۆستان زۆربەی کە پشتگیری مەکات بەڵام بەداخەوە هەموو چاوەڕی هەڵوێستی بن و ئەڵێن مامۆستا بەتەمای چی فەرموو مامۆستا لەگەڵم شان بەشانی من ئاوەرن بۆ شەقامیش بینیمان مەسەڵەن بە درێژایی چەندین ڕۆژ مامۆستایان بەڕێژەیەکی زۆر زیاد لە هەزاران لەسەر شەقامەکان بوون بەشێکیان تەنانەت تووشی عەزیەت و ئازار و گیران و ئیزعاجکردن بوونەوە بە ئێستاشەوە ڕەنگە لە شوێنی دووردەوامیان پێ بکرێ لە کۆتاییە ینی مامۆستایانش پێم وایە بە پێویستیان بە پشگیرێکی تری جەماوەری و کەرتەکانی تر و جیلەکانی تر و چینەکانی تریش دەبێت بۆی بتوانن بەس مامۆستا کۆدای بنچکە ڕێژەیەکی زۆر مامۆستامان هەیە ئێمە ڕێژەیەکی زۆر مامۆستامان هەیە بەس مامۆستایان کۆدەنگ بین بڕواکە سەرجەم چنین توێژەکان ئۆتۆماتیکی خۆیان پشگیرمانن بەڵام بەداخەوانێ نازانانی کۆمەڵێک چاوەڕێی چین چاوەڕێن خەڵک لە وڵاتانی کەەوە بێ خۆ پیشاندانمان بکات چاڵن لە وڵاتانی کەەوە بن ژیانمان بۆ بگۆڕێ من خۆم لە وەزێکی ناخۆشە منکو مامۆستای وەکو دەرکپاکی فێرخوازێک لە وەز بارودۆخێکی زۆر ناخۆشین بۆ چاوەڕێکم خەڵک بێ لە جاتی من هەڵوێستی هەبێ فەرموو با خۆمان هەڵوێستمان هەبێ با خۆمان هەوڵ بین لە گۆڕانکاری وڵاتەکەمان لە پێشکەوتنی وڵاتەکەمان نەڵێن ئەمانە ناگۆڕێ هەر ئەگۆڕێ ئەم سیستەمە هەر کۆتایی پێ ئەم زۆڵوستەمە هەر کۆتایی پێێت بەڵام چاوەڕێن ئەڵێ بزانین تاکەی خەڵک لەم خەوە خەبەریە بێتەوانەیە زۆر باشە مامۆستا دەرفەتمان زۆر نەماوە زۆر بە کورتی دەست پێکردنەوەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ یان ئەم ئێستاکەی کە هەیە خوێندنەوەیەکی زۆر کورت وەڵاممان بێتەوە یعنی ئەمە باشە یا خراپە یان لە بینی باش و خراپە ئەمە چی ینی ئەمەی کە ئێستا ئەگوزارێت دەرفەتەکە کەم بۆ ببورن بابەتی زۆرتر ماکە بەڵام بەبوونی کەمی کاتەکەوانەی شڵەوە دەرفەتێکە ئەوەی کە لێرە خوێندنەوەمان بۆ کردبێت و دراستەکرابێت تەنها تێپەڕاندنی کاتەکەیە لە پێناوی بەرژەوەندی خوێندنگە ئەهلەکانە خوێندنە حکوومەتانی شەبنە قوربانی دەستی کەرتی تایبەت بەڕاستیهی ئەهلەکان لەبەرەوە تەنها تێپەڕاندنی پرۆسەی خوێندنە تەنها کۆتایی پێهێنانی بوارەکە بۆی بڵێن ئەم ساڵمان تێپەڕانوە فێرخوازەکان بتوانن خۆراغێکی تازە بچێتە خوراقێکی تازە ببڕێت و بەڵام بەڕاستیمە پێی ناوترێت پرۆسی خوێندن پێی ناوترێت تێپەڕاندنی ساڵی خوێندن ئەمە تەنها بەڕێکردنێک بوو تێپەڕیوە بە پێی ئەو بەرنامەی کە داناوەشتە بەخوا بەرنامەیەکیان داناوە بڕواکە یعنی لەگەڵ ڕێزماگە لە ماڵەوانێ سێ چوار نەفەر دانیشتنەر بەخوان گفتوگۆکەن و بەرنامەیان دانانەمان تا 22 شەشە بەبێ ئەوەی بە دەردیڵێ نە مەکتەبەکە ئامادەکاری بۆ کرابێ نە تەنانەت من لە مانگی دوا ڕۆژنێتەوە بڕواکە ماجیکێ نەبووە لە مەکتەبەکەیە ماجیکێ نەبووە لە مەکتەبەکە بتوان بۆردەکەی پێ بنووسم لە سەر گیرفانی خۆمان کڕیمانە بە ئێستاشەوە تەنانەت تەختەسڕێکمان نەبووە لە مەکتەبەکەیە ئیدارەش بودجەی نییە ئیدارە بودجەی لەکوێ بوو لەسەر شانی خۆمان شتانە ماکرۆکاتەمان بین لەوە ناکەنەوە هیچ وەسایلێکی بۆ دابنکن بەڵام تەنهاڵێ فەرمو بڕۆنەوە دەرگا خوێندن بکەنەوانێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شناعەلی خەیات مامۆستا دەشتان ساڵی ئینشەڵا سەرکەوتوو بن ساز بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان خی گەورە هەموو لایەک پارێزرا و بکات و شەوێکی خێریش لەم میلەتە ڕۆژڕۆژدارە کاتەوە وڵازان بەیانمەتی هاوکارانەوە لەگەڵ هاوکارم شوان
بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە سەرجەم بڕگەوەتەکانمان جێگەسی و ڕەزامەندی ئێوەی عزیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ